سڵاوتان لێبێ و پاشیفتان باش لە هەر شوێنێکن. لە پرۆگرامی ئەمڕۆژ لەگەڵتانە بین با ئومێدی ئەوەی کە بڕگە و بابەتەکانی ئەم پرۆگرامەمان ببێتە جێگای سوودی هەموو لایەکتان. لە تەوەری ئاینی تەندروستی هوەری لەگەڵتانە بین. بەر لەوەی بچینە لای تەوەر و بابەتەکانمان دەچینە پاکستان. هەرچەندە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە ئێستا کللتوری دەهۆڵلێدان لە شەوانی ڕەمەزان یان لە کاتی پارشێودا کەم بۆتەوە. بەڵام پیاوێک ماوەی 35 ساڵە لە پاکستان لەسەر پیشەکەی خۆی بەردەوامە. لەبەرەوەی بژێوی ژیانی ئەم پیاوە لەسەر ئەم کارەیە لەگەڵەوەی کە خەڵک ڕخنەی لێ دەگرن و دەیانەوێ واز لە کارەکەی بێنێ، بەڵام ئەو دەڵێت هەر بەردەوام دەبم. لال حسين هدي ببيان دجادايا راوال بيندي دا دمشة دمجمير يكي بري صبهيا دا هولاوي المليوية وبانك دكادا كو خلق جخوا خرابن ونانكي بريا ملاي صبهي بخون جبو هيا ما 35 سالم بوري حسين بدلسوزي أفكار دكر دجادايا انطاري وكيفندا لي أفداب هدي جناف دچه خلق نمانه دا هولی ددن جبر کو نفشه کevin نمانه جوان جی جوی کاری حز ناکن هین خلق جی جمره دبیجن باوری آوان به موبایل نایه لو ما پیوسته دوره و لدا هولی بده رونشتوانن في تاخي دبيجن كو باوري آوان به موبایل نایه و تنه گهد دنه دا هولا لال حسين دا کو رابنا پاشیوه موبایل ہے آجکل ٹیکنالوجی دیکھیں آپ موبایل هەنا تەکنۆلۆژیا پێشکەتیە لێ دەنگێ دەهۆلێ ددە ماگونجاف دەمژمێر دوو تێ کەلتۆرێتی نبیرەمە جو 2 بجے کا ٹائم ہے اس پہ جب ڈھول ہماری گلی محلوں میں آتا ہے هجمارا دا هولوانین پاشیوه کم دبه به پیشکتنا تکنولوژی خلق پشتا خوا به موبایل گره ددن دا گورابنا پاشیوه خوا لیله هنده بران افنریت مایه ایوا عمر کردستان 24 پەڕێزان لەگەڵتان بەردەوامینەوە چینە تەوەری یەکەمی پاشیف کە ئەویش باس لە بابەتێکی ئاینی دەکەین، باس لە گەورەی قورئان دەکەین لە ئاینی ئیسلامدا چۆن باسی ئەم پەرتووکە کراوە، بە تایبەت کا بۆ موسڵمانان پەرتووکی پیرۆزە یان کتێبی پیرۆزە و زۆربەی ئاکار و ڕەفتار و ڕەوشت و ڕێنماییەکانی ئاینی ئیسلام لە ڕێگەی ئەم کتێبەوەیە. چەندە گرنگە کە موسڵمانان زانیاریان هەبێت لەسەر گرنگی ئەم کتێبە چ بۆ خودی خۆیان چ بۆ ژیانی ڕۆژانەیان چ بۆ ئەوەی بیانەوێت زانیاریان هەبێت بە تایبەت کە ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزان داین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە مامۆستا عەلی هەرتەلی پێشنێژ و تارخوێن ئامادەیە. مامۆستا ئەم کاتت بەش زۆر سپاس هەر لە خۆشییا بن خوا پاداشتامداتەوە زۆر خۆشحاڵیشم کە زۆر بەخێر لە شەوێکی ڕەمەزانە و بە خزمەتتان گەیشتین زۆر سپاس. زۆر بەخێر بێ. لە ئاینی ئیسلامدا چۆن وەصفی قورئان کراوە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد المبعوث رحمة للعالمين وبعد ليروا لم شو بيتو بركته وكشويك لشوكان رمضان لبرخوا دفارين وخاي تعالى قيام وصيام مسلمان قبول كاو طاعة وعبادتي همو هاو نشتمانيان همو مسلمان لهر شوينك خاي تعالى قبولك إن شاء الله أوي ما ولا خير وفضلي داهاتو لدسكوتكاني ڕەمەزان بە شەوانی قەدرەوە خوای پەروەردگار بمانگەێنێتە فەزڵ و گەورەی ئەو شەوانش. تەبعاً پرسیارەکەی بەڕێزت کە لەسەر مەسەلەی قورئان و نزولی قورئان و هاوکات لەگەڵ مانگی ڕەمەزاندا خوای پەروەردگار فەرموویەتی شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە قورئانی تێدا نازل بووە، هەم قورئان و هەم ڕەمەزانیش هەردووچیان بەڕاستی ڕێنمونی و ڕێنیشاندەر و کۆکەرەوەی کۆمەڵێک بەهای بەرز و جوانن بە هەردووشیانەوە هەم ڕەمەزان هەم قورئان کە ڕێنمونی و ڕێنیشاندەرن بۆ خەڵکی
و هەرچی بەهای بەرز و جوانە لەو ڕەمەزانەدا ڕێمونی خەڵک دەکەن یعنی فەرموو بە ڕەمەزانەوە بە قورئانەوە هاتووە کە ژیانی خەڵک ڕاستەڕێ بکە ژیانی خەڵک ڕاستەڕێ بکە لەسەر پرسیارەکەی بەڕێزت کە هاتنی قورئان و یان نزولی قورئان و قورئان لای ئێمە چییە؟ قورئان لای ئێمە بەڕاستی ژیانە قورئان ژیان بەبێ قورئان پێم وایە ڕاستەڕێ نابێت چونکە خوای پەروەردگار هەموو کتێبە ئاسمانیەکانی واهێناوە دەفەرمێت لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط هەموو پێغەمبەرانی خوا کە هاتوون هەموو بەشەریەت یعنی پێغەمبەران بۆ چه هاتوون بۆ کۆمەڵگە و بۆ بەشەریەت هاتوونە ئەم نیگایە و ئەم وەحیە کە هاتووە بۆ ئەوە کە خوای تەعالا دەفەرمێ پێغەمبەران هاتوون هەمووشی پەرتووکێک و پەیامێکی پێدراوە بۆچی والمیزانە و تەرازوویەکە بۆی ژیانیان ڕاستەڕێکەنەوە بۆی جوان فێری عەدالەت بن والمیزان کە میزان لێرە بەمەنا تەرازوویە کە ژیانی خەڵک ئاوا هاوسەنگ بێت ژیانی خەڵک ئەو پڕی عەدل و عەدالەتی پێوە بێت ژیانی خەڵک ڕاستەڕێ کاتەوە لە ئیفسادەوە بەرەو ئیسلاح لە هەموو گەندەڵی و ناخۆشیەکانەوە بەرەو چی بەرەو چاکە یعنی ئەمە پەیامی پێغەمبەرانی خوا بووە قورئانیش ئەو پەرتووکە بەرز و پڕبەهایەیە کە تا ئێستاشی لەگەڵدا بێ و لەمە و دواش و إلى يوم القيامة تاکە بەرنامەیەک کە ژیانی خەڵکی لەسەر ڕاستەڕێ بێ و بتوانێت ئەو میزانە تەواوی دادوەری و بەها جوانەکان و خولوق و شتی جوان پێشکەشی کۆمەڵگە بکە و ئەو قورئانەی ئێستا کە تا ئێستاش ئێمە پێی سەربەرزین و گەورەترین معجیزە و گەورەترین شتێکە کە ئێمە شانازی پێوە بکەین ئەو قورئانە جوانەیە کە خوای پەروەردگار دەفەرموو ئێمە قورئانێکمان نازل کردووە لە شەوەکانی ڕەمەزاندا یەک لەو شەوانەی کە شەوانی قەدرە تا هەندێک لە زانایان کە دەفەرمین ئەو شەوە کە شەوی حەفدەی ڕەمەزان ئەمڕۆکە بوو لە حەفدەی ڕەمەزانەوە قورئان نازل بووە هاتوۆتە خوارێ هەندێکیان دەفەرمێنە لە بیستەوە لە بیستە کە شەوی قەدرە لەو شەوانە شەوەکانەوە قورئان نازل بووە جا ئەمەیە کە ئێستا دەبینی کە ژیان لەگەڵ قورئانە یعنی ئەو پەڕی مسلمان و بەشەریەت بەبێ قورئان دابڕێن لە قورئان بەڕاستی ناتوانین ژیان مسۆگەر بێ باشە ئەو پەیامانەی کە لە قورئاندا هاتووە لەسەر چ شێوازە ئایا بڕیارە یان شێوازی بەسەرهاتە چیرۆکە زیاتر بە چ شێوەیە پەیامەکانی گەیاندووە قورئان تەمان چەند ڕەهەندێکی ئەوەی هەیە لە چەند میحوەرێکەوە لە ڕووی قیسەسە لە ڕووی عوبودیەتە لە ڕووی عەقیدەیە لە ڕووی معاملاتە تعامل و معاملات و کڕین و فرۆشتن و لە ڕووی خێزانەوە لە ڕووی خێزانەوە تەماشاکی پانتایەکی زۆری بەبەردا بڕاوە چۆن ژیان دروست دەکەیت چۆن خێزان پێک دێنی چۆن تعامل لەگەڵ دەوروبەر دەکەی عەقیدەت پەیوەندی لەگەڵ خۆت لەگەڵ خوا لەگەڵ خەڵکە کە ئەمە پوختەی قورئانی پیرۆزەکە هەم قیسەیەکە ژیان لەقەد کانە فی قەصەصیهم عیبرەة لأولی الألباب يعني قصة وبسرهات ورداوي جيان هم بيغمران إخوان عليهم الصلاة والسلام هموي أما بو أويك لروي قصة لروي عقيدة ولروي معاملات ولروي عبادات همو جانب كاني تدا قرصوت أخو مرجع همو مسلمانك پابند بيد بوشي وازيك للقرآن دا باس كراوة طبعا همو اشتكاني نقورة همو اشتكاني كثوابت ونصوصة لقرآن لادان يعني العياذ بالله برو كفر دروه هر کەسێک لە نەسێک لابدا کە قورئانە ناکرێ مەحاڵە یعنی خوای تەعالا کە بڕیوێتیەوە ئەمە قورئانە تێیدا پێوە پابند بن و ئەو قورئانە ذلك الكتاب کە خوای تەعالا هەر لە یەکەم پڕی قورئانەوە هەڵیدەوە ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه باشە زۆر جار ئەو هدى للمتقين يعني لادان لقرآن يعني براسي بهر حرفێک يعني بهر وشەیەک بهر مانایەک ئینسان لە بازنەی ئیسلام دەچێتە ئەو پەیامانەی کە لە قورئاندا هاتووە هەندێک جار بە شێوازی جۆرا و جۆر تەفسیرەکرێ ئەمە چەند واکات کە کاریگەریەکەی لەسەر مرۆڤ بە شێوازی جیاجیا بێ بۆ نمونە هەندێک هەبێت لەسەر ئەو شێوازە بڕوانندێکی دیکە بە قسەی کەسانێکی دیکە یان چەندە کاریگەری لەسەر ئەوە هەیە کە با بڵێن بۆچوونی جیاواز دروست بکات لە ئاینی ئیسلامدا ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی قورئان نەک گرفتێکی قورئان بێ ئەمە دەستکەوتێکی قورئانە کە ئەبینی وشەیە کە
علماء وزانانی کە ئەهلی ئەوانی کە ئوسوڵین لە ئوسوڵ الفقه و لە ئەوانەوە ڕەحمەتی خۆیان لێبێ ئەو پڕی ئیجتیهادیان کردووە لە وشە بە وشەی قورئان ئەمە بەشێکە لە ڕەحمەتی قورئان و بەشێکە لە سۆز و دەستکەوتەکانی قورئان کە قورئان ئەم هەموو خلافە هەڵ ئەگرێ و ئەم هەموو تەفسیرە هەڵ ئەگرێ و هەر ڕۆژەی تەفسیرێک بەخۆیەوە دێنێ کە ئیبن عەباس کە یەکێک بۆ لەوانەی کە شارەزایەکی فەقیهی مفەسیری قورئان بووە یعنی ئەو دەفەرمێ القورئان یفەسیره الزەمان يعني جاري القرآن خويت زمانه تفسيري ذكاء يعني أونده واقعية أونده زيندوة أونده بكلكة أونده بوجيان وشو وروج ودقة وستركة وساعة كان من كإنسان لشوي بقرآن لوي كإنسان لشوي بيسي بحكمتك بقرآن لوي إنسان لشوي قرفت يشيها بقرآن صار سري بودكا لبلا وما أم تفسيرانك حتى أبو أوروش يعني درجاي تفسير ده نخراو درجاي اجتهاد ده نخراو درجاي أو ده نخراو تقول القرآن شون تدقي يعني قورآن ئەوەندە پامێکی کراوەیە ئەوەندە پامێکی بەردەستە ئەوەندە پامێکی ئاسانە ئەوەندە پامێکە بۆ تێگەیشتن لقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر يعني فەرمووی قورآن لێ ئاسانتر نییە پامێکە لەو پامانێکە لە هەموو پامێک زیاتر لەبەردەستە فەرمووی چۆنی لێ ئەخوێنی هەوڵ بدە شارەزای بە چۆنی لێ تێدەگەی و فەهمی تۆ بۆ ئەو قورآنە چییە بەڵام واقع بینانە بە و شارەزا بە لە قورئان تێبگە لە قورئان نەک لە دوورەوە نەکەویە هەندێک شتی هەڵە و پەڵە کە ئەوڕۆ کە دەبینین کە ئەوانەی کە بە حیساب زۆر بن هەنانە وەکو فکر و بۆچوونی ئاوا کە دوور و نزیک خەریکە لە گۆماوێکە خەریکە ئەخنچێ ینی لە مەیدانی تەفسیر و بیرکردنەوەدا خنکاوە باشە نمونەیەکێ بۆ نمونە تەفسیر ئێستا لە چاو پێشووتردا بە شێوازێکی کە کرابێ وەکو ئاماژەت بۆ کرد کە بە پێی سەردەم گۆڕانکاری بەسەردایەت بەڵێ طبعاً ئێستاش وات ڕۆژ بە ڕۆژ تەفسیری قورئان دەرەچن ڕۆژ بە ڕۆژ دەبینی مفەسیرانی قورئان دەرەچن هەلا لە ناو خۆمانەوە چەندان زانای بە کەڵک لە کوردستانی خۆمانەوە ئێستا وا خەریکی دەستنووسی خەریکی نووسینی تەفسیری قورئان يعني روز بروز أي أواني بيشتر شيء أواني بيشتريش بواقعي خويا وبو إستاشي لقى به والله ما بس من أويك درجاي تفسير ده نخرا وكمنه توج القرآن شون تبقين بأورو شون بكينا برنامج حياتي جان مان يعني ناكلته هلا لسدمي عصرك وك هندق قرآن كاري وفتوى بيست أورو تواني فهمي توب القرآن شتيك به بلام لا ندن لمر رويك زانا يعني دجاتي نكا لقل تعارض نكا لقل نصوص تجيشني أوان وأحاديث القرآن فهم كيتو لأن القرآن هروكو خوي نصوصه بلان فهمي منو لو أنا زاري نيبيك لو أنا فهم كمان نبيك زورج نيبيكاوا هشا نيبيكاوا فرمي استأوهمو جروبانك حبوا بيابوا تشون بيابوا مشينا بنعق أويش بين نصي بيبي القرآن أو برو خلق بكوجا خلق سر برو خلق أوابك أما غلط تفسير كردن جياية وقرآن خوي اشتيشي ترى أجنا بلين ما نيوانية تفسيري زانياني وفي ابن كثير وقرطبي ابن همو أو زانا برزاني كمفسير قرآن بونا أو رؤية باحتياج بنيان إيش ما بينا هيك شاوديرك هي لسر أو تفسيراني كأكريد يعني كبلاو بيتولنا وخلقو لا ويك أماجد بوكر بونمونا وجروباني كدروس تبت ڕەنگەوە هۆکارێک بێ لەوەی کە ئەو کتێبانیان دەستکەوتویان ئەو تەفسیرانی لە بەردەستیان بۆ پێچەوە نەبووە وڵایتە طبعاً چاودێری هەیە و چاودێریش کراوە و بە دوواداچوونیش کراوە ڕەخنەش گیراوە یعنی ئێستا نووسەری وا هەبووە ڕەخنە و قسە و ئەمە هەل لەو مینبەری مزگەوتەکانەوە هەل لە بڵندگوێی مزگەوتەکانەوە متابعی ئەوانە ئەو فکرانە ئەکرێ ئەمە هەل لە حوجرەکانی ئێمەشەوە کە لەوێوە ئێمە ئێستاشی لەگەڵدا بێەوە مامۆسایانی بەرز و بەڕێز و نووسەرانی کورد ئەوانە کە زۆر لیمەتانە هاتوون مەیدان زۆر جەریئانە هەڵوێستی خۆیان نووسینی خۆیان هەبووە بەرامبەریان لە بەرامبەر ئەو پەڕگیریەکە کە ئەو بیرۆکانە هەبووە کۆی کە داعش و ئەوانە کە هاتەمەدا ئێستاش بە مامۆستا و بە نووسین و چەندان پەڕا و نووسرا و ئەوانە هەیە بەڵام چاودێریکردن تەمان ئەوە دەگەڕێتەوە سەر لایانی پەیوەندیدار لایانی دەسەڵات تا چەند توانیوێتی ینی تا چەند ئەو ڕێکخراوانەی کە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی تا چەند لیژنەی فتوا هەیە لە کوردستان ئەوانە کە معنین بە ئیشەکەوە تا چەند توانیویانە ئەسپی خۆیان تاودن ئایا هەر لە ژوورەوە ڕەخنە بگرە و بەڵام لە دەرەوە تا چەند پەیامت هەبووە تا چەند وعی خەڵکت ئاگادار کردوتەوە لەوە بەڵام ئەمە وەکو مامۆسایانی ئاینی لە مینبەرەوە بە وتار بە نووسین بە پەیامی تر
يتر أمانة وكو ويبومان كرابة حقيقتي قرآن مان وكو دافعي قرآن وكو خاون قضية قرآن إما دبي إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون كما طبعا خواهي قبل السنة وايك بشي دسبيري أو بياما يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون باشا أو إتماما بشي ذكره هرب منو تو ئەم خەڵکە و زانایان و ئەوانە توانیوانە ئەو نورە باشە گۆڕانکاری سەردەم تەکنەلۆژیا نەبوونی سنوور لەسەر تەکنەلۆژیا ئێستا هیچ مەترسیەک دروست ناکات کە بۆ نمونە ئەو پەیامە پێچەوانانە یان ئەو پەیامە هەڵانە ئاسانتر بگاتە دەستی گەنجەکان یان ئەو کەسانەی تازە پێ ئەگەن بەتاکید ینی ئەمە یەکێکە لەو دەستکەوتانێک کە ئەوڕۆ بە شانازیەوە خزمەتی قورئان دەکات ینی بتوانم بڵێم ئەگەر بەو پەڕی تەماشای گەنجێک کە وەعیەکی بۆ پیا بووە لە ڕێی تەکنەلۆژیاوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێی ئەو عولەمەی کە ئێمە قورئان لێی سودمەند بووە ینی ئەو جیهانگیری مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو بە پێچەوانەوە نەبووتە هۆکارێک بۆ ئەوەی کە گەنجەکان بە ئاسانی هەموو ئەو بابەتانەیان دەست بکەوێت کە هەندێک جار دروست نییە ڕاست نییە وە سنووریش نەبێت لەسەری بەتەکید وایە پێچەوانەکەش وەکو جەنابە دەڵێ ینی ئەو گەنج و خەڵکێک وا هەیە کە کەوتۆتە داوی ئەو بیرۆکانە و ئەو عولەمە وەکو جەنابت بوتن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە مستەفید بووە لەو فکرە سەقەت و هەڵانەکە بەداخەوە ئەمەش نەتیجەی ئەوەیە کە ئەمە ئەو شوێنانەی کە شوێنی عیلمن شوێنی زانستن شوێنی حوجرەکانی کوردستان ئەو حجرانەی کە ئەلفوبەی کوردی لێوە فێر بووە ئەو حجرانەی کە دەبینین کە عیلم و ئەدەب و شعر و نووسین و کوردایەتی و داهێنان و ئەو شەرع و شەریعەتە جوانەی کە ئەوان نەمان لەسەر داخرا بۆی حاڵمان بەوەی گەی کە گەنجێک لە ژوورە تاریکەکانەوە شت فێر بێ ئەوڕۆ مزگەوتەکانمان وە وەک پێویست ڕێپێ نادرێ و حجرە هەبێ و فەقێ هەبێ و حجرەی کوردستان کە هەموو شۆڕشەکان قەرداری ئەو حجرانە بۆچی ڕێی پێ نادرێ دەبێت لە وەزارەتی ئەوقاف و لە ئەوانەوە پرسیارکە بۆ حجرە فەقێ نەماوە بە چ بیانویەک حجرە و فەقێ و ئەم شێوازێک کە ئێمە دەبینی کە ئەوان پەروەردەکراوین حجرە لە کوردستانە کۆمەڵێک شروط و کۆمەڵێک شتیوا ئێستا من لە مزگەوت هەبێ تا مەزروی ئەوە بم کە فەقێ هەبێ فەقێ نییە بۆچی ئەمە ببیانوی ئەوەی کەمە ڕێ دەگرین مەتەنیا لە کوردستان وایە ئەمنەوەی کە دەبینم لێرە ئەوە هەیە جاتر ئەمە ناتوانم بچمە سەر لە شوێنان چۆنە بەڵام ئەوەی کە ئەبینم لێرەوە چۆنە فەقێکانی کوردستان هەمووی بە حساب بەناوی ئەکادیمی کردن و وەچوونە حجرە بە شێوەیە کە دابڕا لە مزگەوت و عیلم و فەلسەفە و خوێندن و پێشکەوتن ئەوە دابڕا هەمووشی بە بیانوی ئەوەی کە بیری توندوتیش نەمێنێت لە حجرە و مزگەوتەکانەوە بەڵام بێئاگالەوەی کە ئەگەر مزگەوت لێداخست حجرە لێداخست فەقیر لە مامەسات جیا کردەوە لە ژوورە تاریکەکانەوە لەو تەکنۆلۆژیای کە جەنابەت باسی کرد لەوێەوە گەنجێک دەچێت بە هەڵە تەفسیری قورئان و تەفسیری دین دەکا و بە حاڵەتێک تر کۆمەڵێک ئیشکال و خورافیاتمان بۆ دروست دەبێت باشە مامۆستا لەگەڵە بەردەوامە بین ئەچینە هەولێر و پامنێرمان زەردەشت هەمەیە ڕاستەوخۆ لەگەڵمانە بەشێک لە گەنجانی شاری هەولێر پاشیو بە گۆرانی وتن بەڕێ دەکەن زەردەشت ئەم کاتت باش و زانیاری زیاترمان بیتێ دم باش سارا ایوار باش بوده و میوان تجی و میوان بیناری کردستان مستشار بیگمان سارا دست بیک ما روزی دا ام لهر شب لهر ناف کلان هولیر دیگرین کا شوین پاشیو لهولیر چاب رواتش از نها لجه کی لهولیر پایتختم کوبک و خواردنگه که بیگمان گلک مالبات الورکتین دم پیش دم پاشیو الورودینن دمین خود قدینن لتشت ورک کوم بالا مکشاندی هنرمندی کی روجاوا الورک استرانا دبیجه خورتن روجاوانه یم باشورن از خوازم در باسی جمعان بم که هگر افکار من زنیار دیگر بردوام به هوکار به از یوارم الجمعان هگر در فتح بدن ما از یارونم کابزان بم شوین پاشیویل ورد شواد قدن ایوار باش جوارا مهاروجیل و پیروز به بله سارا یکم جار از خوازم در باسی جمع هنرمند خلیل بوطانی بم دوا مهاروجیل دا وکو هنرمند کی روجاوای کردستان تبخوش دیری کی هیروت الهولی پایتختی پاشیوین و مهاروجی چاوا در واسط به اون چاوا شوین خود قدرن چه پیامته هست رزو سلاف جواره وش کنال و پیروزره مها رمضان جمع لم الأوتيل كابيتول درباز دكن از فول فيديو درازم جي وك
يعني مها رمضان تایبەتمەندیەکی وێ هەیە ینی خۆشە و عالم حتانها دمینێ ڕونشتی و حتانها سحور الجەمەها پاشیف الجەمەها الأوتێلێ vija em dironin ji xwe re û ergîlê divexwin û ji xwe re diştexilin wisa. Heger tu ji me re parçek ji stranê xwe ji me re bêjî bi eûda xwe wekû nûmune çawa xelk tên elvêrkêrî dinin şevên xwe qedîn dikarî parçek stranê xwe ji me re bêjî. Tamam serçava. Roja pênşema îna ji dervê vî stayîlê û rojê din ji şemî heta çarşemê em ser eûdê dibêjin stranekî ji we. Gerden zêrê lê 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 şeker lêvê vay vay awir şêrê lê lê lêl min dinêrê vay vay gerden zêrê lê 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 şeker lêvê vay vay awir şêrê lê lê lêl min dinêrê vay vay. Gelek spas sağ spas. بله از خوازم در باسی جم کسی که دم ببم وکو حج عارف رمضان وکو کسی که روشنبیر جروجاوی کردستان ناصرا وک نافداره دوا ماه روجه ده ای سال چه جداهی جسالن چویه حج عارف کارج مرا بیشی بله زور سپاس بخیرات نوت کم دست پیک از نه روشنبیرم از خدمتکار روشنبیری و چند هنر کردیم سپاس کم تایبند مندیا و سالی بچکی خلق کمتره جبر دو کاریسات مازن براستی هات نصرمه یا کرکوک و عفرینه جبروی خلق وکی جاران او کیف خوشی نمایه بس هر جاره که دی ام بردوا من لوید الکاپیتول خلق روجاوا بهترتن سر افطار جی و سر وقت امساک جی بهتر خلق لوید که کم دبن هنرمند خلیل بطانی اوسترانی فلکلوری و کردی و یه ولات مج کوبانی حتی عفرینه حتی ام بیشن همین تشتی بالای مکشاندی کو کردین روجاوا یم باشور حتی عرب جیتن الور کوم دبن اف جیانا ماه روجیه اون چاود نرخین وکو کسی که کردی روجاوی کردستانی روجی هر تایبت مندیه کوینی تایبت هیه و يعني خلقتي بيتر حتى عرب جي او يكو كوتشبر بونه يعني بغداد وانتين ويما جي بيتر يي روجافانا يكو كوتشبر بونتين فيدا كي هفدود بينن شبيركا خل فيدا در باسكن توزانه او كسي كوج روجافاتن فيدا همي خانيوان بشكل غور قوتان غور كاريوان اجا وقتي جو ميفاني هبنتين جيكي وصافره رودنينكو بيتر هفدو بينن او عادات وفلكلور كو مالولات خو مال بريفت برن المالات ومالت ما مازنبول فيدا مال بشوكن مجبور انتنا وكي وتيلي وتين فاندر رودني سپاس جبو تجي هنرمند خليل بوطاني كون مرة آماده بون گلک سپاس بله سارا از خوازم تشتی گیدینش بینم زمان کو بری نیف دمجمره کلور که گلک مالبات کون بون بیگمان حتی نهاج مالبات هنه ده همان دمه داو کمانی زمان کردین روجاوایم باشور عربین عراق تن الور که شون خو بری پاشی و ویرنگی دخدینن از ود گرم جمته بەڵێ زەردەشت هەمێ لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس. جارێکی ترە گەڕینەوە لای تەوەرەکەمان لەگەڵ مامۆستا عەلی هەرتەلی پێشنێژ و تارخن. مامۆستا عەلی پرسیاری ئەوە بکەم هەمیشە بێگومان هەر کاتێک بێت کاتی ساڵ کاتی عیبادەت و پەرستشە. بەڵام مانگی ڕەمەزان جیاوازە بە تایبەت بە ڕێزیشتان ئاماژەتان بەوە کرد کە ئەو چەند ڕۆژەی کە ماوە لە مانگی ڕەمەزان جیاوازە بۆ خەڵک لە بەرەوەی شەوەکانی قەدری تێدایە. چەند گرنگە کە لەو کاتانە قورئان بخوێنرێت یان لەسەر موسڵمانان ئەوەی کە ئەرکە لەسەریان چییە؟ دوبارە زۆر سپاس طبعاً وەکو ئاماژەمان پێدا ینی لە سەرەتاوە ئەم چەند شەوانێک کە بە تایبەتی ڕەمەزان هەر لە سەرەتاوە بۆ خۆی مانگی دابەزینی قورئانە هەر لە ئەوەلەوە بۆ خۆی هەموو عیبادەتەکان لە ڕەمەزاندا مانایشکەی هەیە گەورەیەشکە بەخۆ دەبەخشێ ینی حتا لە پەرستشەکانی وەکو نوێژ وەکو سەفەری عومرە و ماڵی خوا وەکو سەدەقا وەکو بەخشین هەموو ئەوانە چەند لە مانگەکانی تر مانایەکی هەبێ لە ڕەمەزاندا زیاتر لە ڕەمەزاندا زیاتر ئەو چێژ لە عیبادەتەکان وەرەگری چێژ لە نوێژەکان وەرەگری چێژ لە سەفەری عومرە ئەکەی نەوعی فەرقی هەیە لەوەی کە تۆ لە مانگەکانی کە بکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی کە ئەنەما وەکو تعدل حجة يعني ئەوەندە خێر و فەزلی زیاترە لەوەکو نوێژی شەوە ینی ئەوەندە نوێژ مانایەکی خۆی هەیە نوێژێک تایبەت کراوە بە ڕەمەزان کە تەراویحە ینی ئەمەی
کە بزانە ڕەمەزان کە دێ لەگەڵ نوێژە دێتەوە لەگەڵ سەدەقە و بەخشینە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر کەسێک لە ڕەمەزاندا ببەخشێ بەخشینەکەی يعني أفضل الصدقة صدقة في رمضان يعني بخوي تن بخشن دبوا بلام لرمضان دا كان أجود الناس ما يكون في رمضان يعني همو بواركان لهمو حالتك لهمو جانبك وزانم رمضان قوريه ديكي هي حتى أوي برسالي زناب لكو قرآن جل رمضان دا ما نجي دابا زيني قرآن في صلى الله عليه وسلم أفرمي همو رمضان جبريل عليه السلام دهات قرآني بودا خويندين قرآني بودا خويندين أفرمي آخر صال دو جار هاتو قرآني بو مخويندوا يعني لبروي دور كرنەوە کاتو ئەو پەیامەت لە دەستە قورئان ئاوا دەخوێنرێتەوە وەکو ئەمانەتێک چۆن هاتووە ئەمینی وحی کە جبریل عليه السلام یەکسەر ئەم قورئانەی بۆ دەخوێندەوە ئەمە وەکو ئێمەش ئەو نەریتە کە لە ڕەمەزاندا هەر کەسێک حرفێک لە غەیری ڕەمەزان حرفێک دەخوێنێ ئەفەرمێ دە چاکێ بۆ دەنووسرێ حتى أفرمي أمن لا أقول ألف لام ميم حرف بل ألف حرف ولام حرف وميم حرف همو أوانها خير وفضله بيك وشا بيك حرف أتود دسا كد مسوقرا زعما زور مهمة إما للشواني رمضان دا وبتابتي أو الشواني كالشوي نازل بوني قرآن باشا مرجة تنيا للشو دا ببون منكسانة كان لواني للروج جدا الروج بي بالشو بي أما يك الجورتين يك العبادة جورة كان كاهتمامي بيبدين خويندني قرآن لما نجي رمضان دا بلان بتدبر بلان بمعنى بلان بدانشتن و تي راميني سرنج لقرآن بدين براسي مهمة اما هر خوێندنەوەی سطحی نەبێ باش ئەو کەسانەی کە خوێندەواریان نییە دەتوانن چۆن سود لە قورئان وەربگرن ئەگەر نتوانای خوێندنەوەی نەبێ ئەتوانەی گوێ بگریان شێوازی دروست ئەتوانێت گوێ بگرێت لە قورئان و سپاس بۆ خوای گەورە ئەو تەکنۆلۆژیای الحەمدولله هەمومان ئەتوانین لێ مستەفید بین لە ڕێی مۆبایلەکەتەوە لە ڕێی ئەنتەرنێتەوە لە ڕێی فەیسبووکەوە لە هەر حاڵەتێک ئەتوانی تۆ سودمەند بی لە قورئان گوێ ڕاگرە السامع كالقارئ کەسێک کە عەجزی هەیە و توانای نییە و ناتوانێت فێر لە ڕووی چاکەوە هیچ جیاوازیان نییە لە ڕووی چاکەوە تەمەن ئەوەی کە خەیڕکم من تعلم القورآن وعلمه باشترینتان ئەو کەسەیە کە قورئان فێر بۆ خەڵکیش فێر دەکات ئەوەیان باشترە لەوەی کە هەر هیچ نازانێ و خۆی پراوێز خستووە و جارجار لە ڕەمەزانە دێ سەیرێکی ئەکاو ئەوە فەرقیەیە کە ئینسان دائیم لەگەڵ قورئان دابێ باشە هەیە چەند ئاەتێک دەتوانێت لە بەرکا بە تایبەتەوەی خوێندەواری نەبێت بەردەوام لە کاتی ذکر و با بڵین یادەکان ئەو ئاەتانە دووبارە کاتەوە ئاساییە زۆر ئاساییە هەر ئاەتێک ئێستا خەڵکێک بچینە سوڕەی ئیخلاس کە قل هو الله أحد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كان ثلث القرآن بس تنها قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد أفرمي سيشي قرآن كقرآن أجر وكو سرتها باسمان كالقرآن أجر بشيشي قصص به بشيشي عبادات ومعاملات به بشيشي عقيدة به أم صورته بشيشي زوري قرتوك كعقيدة بس التوحيد وحدانيتي خوادك كلكز نبو كسيل نابي أو خواي جورا أواي وشريكينيا أما ما مسمي كأسانتين صورتك صورة إخلاصة أو بري باداشتي هي يعني صورة عصر كإمام الشافعي فرمي قال إما أمتي أجر بس تنها أو صورة تمان بس داب زبالة كفتهم باسي عصر يعني باسي كات والعصر إن الإنسان لفي خسر بونا متى أخيرك أما هموي صورتي آسان دتواني فيري بي أو نخوين دوار بي أو كخوين دوار ونخوين دوار هموي يعني أتواني خوي فيركا ونخوين دواريش هولي خوي بدا يعني كاتشي باشا درفتشي باشا بوشونا صار قرآن بو كرانوي خولي تايبل لمزقوتكانا يعني حق براستي گرنجی زیاتری پێ بدا يعني بەداخەوە ساڵانی ڕابردوو دەورەی باش ئەکرایەوە دوو مانگ یان زیاتر خۆلی فێربوونی قورئان ئەکراوە لە مزگەوتەکانە بەڵام ئێستا بەداخەوە يعني ئەم لایەنەشی فرامۆش کراوە يعني بڕۆ تۆ ئێستا دوو دەرس ناتوانانی بە دوو قوتابی دوو منداڵ فێری قورئان کەی بەداخەوە باشە خوێندنەوە و ختمکردنی قورئان باشترە یان جێبەجێکردنی بالتأكيد هەردووچی هەر سێکیان تاواکەری بەڵام ئەوەی کە گرنگە ئامانجەکەی تێدا چێت جێبەجێکردنە ئەمانە وەسیلەن کە تۆ بزانە ئەم قورئانە هەم حکومەکەی ئەوە واجبە ئیش بە حکم بە قورئان بکرێ چونکە قورئان هاتووە بۆ خزمەتی ئینسانە وەکو لە سەرەتا باسمان کرد والميزان ليقوم الناس بالقسط
بۆی خەڵک ژیانی خەڵک ڕاستەڕێ کاتەوە فێری عەدل و عەدالەت و دادپەروەری و ژیان و حرمەت و ئەخلاق و قیەم و ینی قورئان زۆر لەوە گەورەتەوە ئێستا بتوانین لە میانەی بەرنامەیەکی نیو کاژێری وە نیە تۆ بتوانی ینی ئەم هەموو ئیجابیاتی قورئان باسکەین بەڵام ئەوەی کە هەر سێ بابەتەکانیشی هەم وەکو باسی دەکا کە قورئان ئینسان دەستەوسانە لە بەرامبەری وەکو ئیعجاز و هەم حکومەکەشی واجبە هەم المتعبدی بتلاوته يعني وەکو پێناسەی قورئان دەکرێت هەم عیبادەتە خوێندنەکەشی عیبادەتە و حکومەکەشی واجبە دەبێ حكمي في بكري ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه يعني إن الحكم إلا لله إن هذا القرآن يهدي للتي هي أقوم يعني براسي أما بمعنى كوتوين هستينوا بمعنى جاني خمان راس ركينوا بمعنى خمان رزقار كين براسي قرآن أما هربقسنية يعني فرموا أو حكميك القرآن أجر بردست بكري وبيت ميداني عملي والله منو تو همو خلقك وهمو تاكك والله غير مسلمان اشتيدا بختورة أما حكم القرآن وايا غلا حالي نبي بلا القرآن برنامجك بس بو مسلمانة بس بو شيء بس بو أهل إيمانة بس بو ملايا بس بو شيخة بس بو مزقوتة بس بو شيء قرآن برنامجك كافة للناس يعني هدى للناس تشتێک وای کردووە کە قورئان وەکو گەورەترین و پیرۆزترین کتێب سیر بکرێت چی شتێک وای کردووە ئەوەی کە قورئان جاکاتوە لە تەواوی پەیامەکانەوە وەکو موعجیزەیەک ئەگەر باس لە نمونەیەک بکەیت قورئان خۆی موعجیزەیە يعني قورئان خۆی موعجیزەیەکی زیندووە بە بەڵگەی ئەوەی کە قورئان خوای گەورە تەعالا دەفەرمێ ئینا نحن نزلنا الذکر وإنا له لحافظون فەرموو ئەم قورئانەی کە 1400 و زیاتر 1430 ئەوەندە ساڵەیە قورئان نزولە هاتوتە خوارێ لە خلالی ئەو دە ساڵی کە پێ 23 ساڵ پێغەمبەرایەتی کردووە قورئان پۆل ئاەت دابەزیوە پۆل ئاەت بە پێی پێویستی ژیان و گوزەران و جەنگ و جیهاد و خەبات و ئەخلاق و قیەم و حکومدارێتی و دەوڵەتدارێتی ئەم قورئانە کە دابەزیوە بەڕاستی پاشی ئەم هەموو 1400 ئەوەندە ساڵە دەبینین ئێستا قورئان هەر ئەو قورئانەیە کە خوا چۆن وعدی داوە دەیپارێزم زیندووە هەر ماوە لە بەردەستمان ئەو هەموو دژایەتیەشی کراوە خۆ ڕۆژ بە ڕۆژ قورئان سووتێنرا قورئان کب کراوە قورئان ویستویانە بە شێوازێک کە بیگۆڕن نەیانتوانیوە ناتوانن وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين ده فرم القرآن أو تحداك أفرمي أيوة برون بتوان وشيشي قرآن سورتي وكو قرآن برنامجي آوا وكو قرآن بينن بابر دستبيو قرآن كاري تدانك باشە مامۆستا ئەمە معجزە بە خۆی معجزەیەکە بەڵێ بینە سەر ئەو کەسانی کە یانەوێت دەست بە خوێندنەوەی قورئان بکەن لە ئیسلامدا ئەو کەسانە چیان لەسەرەبەر لەوەی دەست بە خوێندنەوەی قورئان بکەن و زۆر جار ئەوترێت ئەگەر قورئان لە شوێنێک خوێندرا یان دەنگی هەبوو ئەبێت کەسانی دەوروبەر قسە نەکەن وەکو ئەوەی کە ڕێز لە خوێندنەوەی قورئانەکە بگیرێ بە کورتی پێمان بڵێ ئادابەکانی خوێندنەوەی قورئان چی ئادابەکانی خوێندنەوەی قورئان ئەو پەڕی ئینسان بەدەستنوێژەوە بێ و ئەم قورئانە وەکو عیبادەتێک سەیرکە و بە قەناعەتەوە بیخوێنێ و بە تەدەببڕەوە بیخوێنێ و قەلبەن و لیسانن ئەو ئینسانە حاضر بێ لە قورئانە و بزانێ و مناجاتێکە خوای گەورە مناجاتی لەگەڵەکە ئەم قورئانە کەلامی خوایە کە کەلامی خوایە بزانە خوا قسە لەگەڵ تۆکە و توێژە لەگەڵ تو دەیکە يعني بم قناعتوا بو فري قناعتوا بتدبروا بلا سرخويوا بدس نويجوا و كدلم افلا يتدبرون القرآن يعني بتدبر قرآن بخويندري خلشي وهي سمشينا خوا بالاش يم دات ولا رمضان دات سن ختميك و بينس ختمو شش ختمي قرآن اكا بلام ايا توانيتي حقي ام قرآن وشبه وشو حرف بحرف بدا اي او تدبري قرآن ديوي او كاريغري هي لسري ئێمە ئایا چەند قورئان ئەخوێنین بەڵام تا چەند چێژی لێ وەرەگرین کە چێژ وەرگرتن لە قورئان خوێندنی قورئان بەڕاستی ئینسان دەبێت بەو پەڕی تەدەببورەوە بە سەرنجەوە بە دیقەتەوە بە وردیەوە و بە ئەتیقادەوە بە قەناعەتەوە ئەم قورئانە لە خزمەتی دابێ بخوێنێ زۆر جارە وترێ بۆ نمونە من ئەوەکو باسەکرێ لەناو خەڵک 2 جار 3 جار قورئانم ختم کردووە ئایا ئەوەیان دروستە یان ئەوەی خۆت قورئان خوێنی ئەم پرسیارێ لە تو بکەم بەڵێ قورئان خوێندووە بەڵێ شارەزای قورئانی
بەڵێ سپاس بخوای انشاءالله بەردەوام دەبی لەسەری و بەڵێ پرسیارەکەم لەسەرەوە بوو ئەو کەسانە ئەڵێ من چەند جارێک قورئانم ختم کردووە ئایا ئەوە لەسەر مسلمان پێویستە کە لە مانگی ڕەمەزان چەند جارێک فریاب بکەوێ بۆ نمونە تاوەکو باس لە جارەکانی خوێندنەوە بکەیان باس لە شێوازی خوێندنەوەی قورئانەکە باسم کرد ینی شێوازەکە مهمە شێوازی قورئان تەدەبوری قورئان تو ئەوە گرنگە جا من بچم هەر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين دي بەسەری بەو پەڕی ئەوە پەلەپەل ناکرێ ینی قورئان شێوازی خۆی هەیە قورئان تەدەبوری دەوێ قورئان لەسەر خۆی دەوێ قورئان کەلامی خوایە بە حورمەتەوە بە ڕێزەوە و هەر ڕەمەزانان نەبێ دایم ئینسان لەگەڵ قورئانە خەریک بێ لەگەڵ قورئانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەر مچینە هەر چەند مانگێک جارێک ختمێ بکەی هەر بەلای کەمی چەند مانگی جارێک تۆ لە خزمەتی دابە نەکرد بۆ ڕەمەزان هاتەوە چۆن ملی مزگەوتە گرین و بەو ئەو عادەتە ینی هەرچەند ڕەمەزان گەرموگوڕیەکە خەڵک لە هەموو لایەکەوە ینی گەرموگوڕێک پیا دەکا بەڵام مانایەوە نییە تۆ هەر لە ڕەمەزاندا قورئان خوێن بە و بەڵام لە دەرەوەی ڕەمەزان قورئان پێکدادەوە لە ناو پەڕۆ کابی پێچەوە لەسەر ڕەفتەیەک دای بنێ و ڕاستی ئەمە حاڵی نەبوونە لە شێوازی قورئان دەبێ ئەگەر بکرێ بە معناوە فێری بێ ئەگەر بکرێ تەدەبوڕ سەرنج بدەین تێیدا ئەگەر بکرێ تەماشای سەرنجی خوێندنەوەی بە کوردی ئەوڕۆ دەتوانانی بە ئاسانی تەفسیرەکان وەرگرین فێری بین شارەزا بین و ئەو شتانە وەرگرین کە تێیدا سوود و قازانجی بۆ قیەم و ئەخلاقی کۆمەڵگەی ئێمە هەیە تامان قورئان بە هەموو شتێکەوە دەوڵەمەندە بەڵام ئەوڕۆ ئەو میلەتە ئێمە ئەوڕۆ لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی برایەتیەوە ینی قورئان ئەوەندەی چەند خەڵک هان ئەدا بەرەو برایەتی بەرەو محبەت و خۆشەویستی بەرەو پێکەوە ژیان بەرەو پێکەوە ژیان باشە بۆ ناین کە قورئان حیوار قورئان حیوارە لەگەڵ هەموو خەڵکێک ئەدێ قل تعالوا أتل ما حرم ربكم عليكم قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم يعني قرآن حوار لقل هم أديانا كان هذا دوي قرآن برنامج جنية ك لقل عندك كسب دوي لقل ملاق سبكة وبز لقل أو بي وملشي أو بي وملشي أو بي لا قرآن أفرمي حتى ورب بانجي ديانا كان بانجي أوانك غير دين بانجي نصارى بانجي أوانبك أي محمد عليه الصلاة والسلام قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة ورب على سريق وشكوب جنب سواء بيننا وبينكم أما بيك وجيانيا أما بيك وبنية تفاهم وتعايجنية أما مسالمة تعاطف نية لقال همو إنسان مروفاتيا بناتين أم آياتنا لقد كرمنا بني آدمك وملق آياته لقرآن بأوانا فيربين أو كأور معناك بو إنساني بونو بمروفاتين ماوا بابزي مزان لشوي ودي بنينا وسارة سركا قرآن فرمي لقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات كأورو إنسان بو بقرباني الضحية زور شت بلام هموش إلا قرآن أفرمي الضحية وخزمة كاري إنسانة هو الذي خلق لكم ما في الأرض جميعا هموش تك هاتوا خزمة إنسانك قرآن هاتوا بو إجاني إنسان پیغمبر عليه الصلاة والسلام يا كم آياتك أخوي قرب بشان عزيوكم معجباسك وإنك لعلى خلق عظيم باشا خل مكة أم آيات ونيا داب زيوة خل مكة نيجوا فرزنا كراوة خل مكة رمضان ديارنية خل مكة حج كردن ديارنية خل مكة زكاة واجب نكراوة هرشي أركاني إسلام بين لمكة وك سيزا صال پیغمبر عليه الصلاة والسلام لويبوا تحدى كم با يقلوا في أركاناني كداو به بتشيو هات ميدان بأخلاقه وإنك لعلى خلق عظيم پیغمبري شي أمين پیغمبري شي رازقو پیغمبري كان فرقي بين أو نأكر زماني شي باك دروني شي باك دستي شي باك أخلاقي شي باك هكا إسلام أويدوي باش ما مستعلق لەگەڵ بەردەوام بین ئەچینە دهۆک و پەیامنێرمان ئالان حوسێن لەگەڵمانە ئالان لە کارگێکی دروستکردنی شەربەتە ئالانم کاتت باش پێمان بڵێ شێوازی ئەو کارگەیە چۆن کار دەکات لە هەمان کاتیشدا جۆری ئەو شەربەتەی دروستیەکات چۆنە بله سارا دم باش بیتن و که تا ماجب دوی که از یکیش کارگه چکرنا شربت میجامه بگمان اتمه رمضان دا هر سفره کابت دانان هر فتاره کابت دانان بی شربت و خورمنایت دانان تا بجی شربت میجاد و اتمه رمضان دا خوزیا خلقه کی گلک سر از یکیش کارگه درست کرنا شربت میجامه اگر افکاری متگلمن دا آماده بیتن هم بیشین وەکو هۆستایەکی چیکردنەوە رەمەزانی دا هەم شارت کەفتە سەر کارێەوە
دەستپێکە بخێرا سەرچەوە دەستپێکە ڕەمەزانێ شەربەتە میژە سەر سفرۆ گەلێک ڕاواجەکە بۆش دەدەن بفۆیت باشە کەین ڕژی قمر پێشکلی گەلێک چێکە باشە وی کارگه چند جوری شربت آن چید کن؟ ئەم وی کارگە حەفت جوری شەربەتە چێتکەین دو شەفتە شولت کەین شەفتێک شەربەتە پرتەقۆڵ و موزۆ باچێتکە شەفتێکی شەربەتە میژە چێت ئەو شەفتێک و شەوێ کار بکەین یعنی بیجی که چند شربت آن میجه یعنی سه پشکت کاری و شربت آن میجه نه؟ بله سه پشکت ما کاری شربت میشن پشکت کدی شربت دیت مشکله روزانه رجا چند با این چید کنون سر خلکی بلاوت کن؟ روزانه تقریبا الحمدلله 10,000 لیتر چید کن یا شربت آن میجه بله و بیجین چند جوری دین یعنی بلی شربت آن میجه چجوری دین چید کن؟ پرتقاله هناره موزه لیمونه تمرهنده گیزهنده فستقک کاکاو افوان جورا خورم چید کن بردستیم بله بوده هم بچینت نوا وان گنجال و کارمند نزدیکی 20 گنجال بری هم بینی کار کن اف اکش کارمندی کاری ده چه وان گر روزیات شین کاری خوشی انجام دادن که کاری که زحمت سازی بله پیشکی ده خیرات نواتین دست خوشی دادن کارهای پیروز اینجا خیرات انصاف شوا کاری ما داگت نشربته جدن هم 8 جمعه شد دم جمعه که دم پاشیده کوین و جرا کوی دست کار خود اینا باو اگر اکیدید گلمه دابیتن اف آمیره چی اگر تو ما بحث که کاری وی چیه؟ اف آمیره بو چه که نا شربته چه یعنی بو داگتنی کاری تایبت چیه؟ یعنی کاری بوده بو چه که نا شربته روزان هم شربته پیچه کن یعنی کاری اول بله سپاس بوده هم بردام بین یعنی اواهین بینن آمیره که تایبت کو درست کردن شربت اگر کارمنده کدی کاری تا چل بیره این شکر برا بله والله شکر یعنی رجا شکر چواد نوابه شربت 20 بله یعنی شربت یعنی بجین زیاده کردن شکر الدیف داخل خلکیان چند دید پیتویه چندش ساده سروشتیه شربت ها یا ما حتی ساده سروشتیه بعضی خازی خیلی دیگه با سکری دیدن آن شکر حتی خالی نیا درسته بله چه گازنی یعنی بجید و شربت ها تایبت بو اوید نخوشی ها شکری جین تایبت بو چکن بله بینم چه کن طلبیه بله گرش باز بوده هم بردام بیدگلو یعنی اوین بینن آمیره که از بارم یکم بیشتر کارگل پارزگاه دوی که وقت آواده آماده کردن که وی شوی کارت کردن و خدا نوی کارگانی وقت دادر کردن اول نزدیکی ترج 40 سالانه کاروان اول که چکرنا شربت لی با یکم ساله از بارم یکم جاره که آمیره که و ساینای اکش کارمندی دید گلمه دابیتن اول کاری تر وری چند ساله تو وی کاری کرد؟ از 10 ساله وی کارت کردم بله پیشکتنا کاری و چاک پیشکتم خوبه دید یعنی بودی روز به روز هم سال به سال تشتید نیتر وقت اف سال جهاز ما اینای بتر شوله ما سهل تر و باش تر و لال تر و پیدو بله جدایی کاری و یعنی ما رمضان داد گل میاد چه جدایی که بودی رمضان اعتیادی هم بتر شول کن و ما 8 ساعت هم شول کن و ولی سارا از بگرم دفعه که ما ماجه پیدایی که اف گنجد بردام بن تا که برس پیده کاریوان اوه چیکرنا شربتی که اتماه رمضان داد آخازیه که مازن سره از بی مهدا بجی پتر کاریوانش همون مهدی روید چیکن بەڵێ ئالان حسێن پامنێرمان لە دوهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت مامۆستا جارێکی ترە گەڕێمەوە لای بەڕێستان و کۆتا پرسیارت لێکەم لەسەر دانانی زنجیرەکانی ئاەتی قورئان و شێوازی ڕێخستنەکەی کە دانراوە بۆچی بەو شێوەیە بەڵێ بسم الله الرحمن الرحیم طبعا قورئان کاتی خۆی کە دابەزیوە پۆل سەحابیەکان لەبەریان کردووە یان نووسیویانەوە لە شوێنێک لە پیستەیەک بەدارێک لە شتێک نووسراوەتەوە دوای ئەوەی تەبعاً دوای نەمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر دەمی ئیمامی ئەبوو بەکرە ئەم قورئانە کۆکراوەتەوە بەو ڕیزبەندی کە لای سەحابیەکان هەبووە لای حەفسە هەبووە لای ئەوانە هەبووە قورئان ئەبەو ڕیزبەندی کە هەیە تەبعاً پۆل ئاەتەکان هاتووە کۆیان کردوێتەوە
کە کۆکراوەتەوە زەمەنەکان مەسەن ئەوە مەکیە ئەوە مەدەنیە ئەوە لە مەکەدا بەزیوە ئەوە لە مەدینەدا بەزیوە بەو ڕیزبەندی کە لای خۆیان نووسیویانە لای خۆیان نووسراوەتەوە بەو شێوە نووسراوەتەوە کە کۆکراوەتەوە دوایە ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر ئەو هاتووە لەسەر ئەو حاڵەتە ڕێکی خستووە مەسەن بەو ڕێزبەندیە حتا بە حروفەکانیەوە بە نقطەکانیەوە بەوانە بەو تەرتیباتە هەرچی هاتووە ئەوەشی تێدا کردووە ینی ئەمە ڕیزبەندیەکەی کە هەیە بەو شێوەی بووە پێ ساوسلم نەی فەرمووە ئاوا بەو شێوەی ببە ئەو هابێ بەڵام سەحابیەکان بە پێی فەهم و تێگەیشتنی خۆیان بۆ قورئان و لە کات و خۆیدا ئەوە مەکێ ئەو مەدەنیە و ئەو لە مەدینەدا بەزیەوە لە مەکەدا بەزیەوە ئەو ئاەتە ئەو تەنسیقە خۆیان دروستیان کردووە. بەڵێ مامۆستا علی هەرتەلی پێشنێژ و تارخوێن زۆر سپاس بۆ ئامادەبوون. یاخوا سپاس سەرکەوتو بن یاخوا مەوفەق بن یا ڕەبی. حەزیشم دەکرد کە میانەی تەوەری بەرنامەکەمان لەسەر قورئان بایە ینی ڕێپۆرتاژێک لەسەر قورئان بایە ینی تو ئەمە بەرنامە قورئان بوو گۆرانێکمان بۆ دابەزی وانە ینی حەزم دەکرد ینی وەکو ڕەخنەیەکە ئەگەر قوبوڵی کەن لەگەڵ تەوەری و بابەتەکەمان لەگەڵ تەوەر و بابەتەکەمان چی بوو قورئان بوو دەبوو لە مزگەوتێکە قاری ئێک مەسەن شتێک وەرگیرێ دیمانەیەک لەگەڵ کەسێکا بکرێ بۆ ئەوە کۆتایەکەی ئەمن بۆ وڵامی گۆرانێکە حەزم لێ هەندێک ئاەت بەدەنگ بخوێنم بۆی کە ببێتە ئێمەش پێمان خۆش زۆر چاکە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. دەستان خۆش بێ زۆر سپاس. دەست خۆش بۆ تەژمام زۆر سپاس مامەدەبوونێ دەست خۆش. بەڕێزانە چینە بەنگلادش لە مانگی ڕەمەزاندا بە تایبەت لە مزگەوتەکانی ئەو وڵاتە سفرە و خوانی گەورە ئامادە ئەکرێت بۆ خەڵکی دەستکورت و نەداری ئەوێت تاوەکو بتوانن پێکەوە لەسەر سفرەیەک نان بخۆن پێکەوە زانیاری زیاتر وەردەگرن. لەگەڵ دەنگی بانگ هەمووان ڕۆژویان دەکەنەوە. ئەم ماڵە لە داکای پایتەختی بەنگلادێش بەربانگی قۆستۆتەوە بۆ لێ کۆکردنەوەی خزم و کەسوکاریان. لە ڕەمەزاندا ئێمە تامەزرۆی ساتی بەربانگین هەرچەندە خزم و کەسمان لە نزیک خۆمانەوە دەژین بەڵام کەمتر ڕێک دەکەوێت کە سەردانی یەکتری بکەین چونکە زۆر سەرخاڵین بۆیە لە کاتی بەربانگ لێ کۆ دەبینەوە ڕۆژومان بەیەکەوە دەکەینەوە. সবাই আল্লাহর কাছে দোয়া প্রার্থনা করি সবার মঙ্গল কামনা করি. لە مزگەوتەکانی پایتەختە لە ئێوارانی ڕەمەزان بەردەوام دەنگی مەلاو نوێژ و پاڕانەوە و نزا بۆ لێ خۆشببوون و خێر و بەرەکەت دەبیسترێت. دوای ئەمە خواردنیش بەم شێوەیە پێشکەش بە میوانان دەکرێت و هەمووان بەدەست و پەنجەی خۆیان دەست دەکەن بە خواردنێکی بە کۆمەڵ. هەڵبەتە ئەوانەی ئاسی داراییان باشترە دوای جێبەجێکردنی ئەرکە ئاینیەکانیان لە مزگەوت ڕێگەی ماڵەوە دەگرنە بەر یان لەگەڵ خێزانەکانیان سەردانی مۆڵ یان خواردنگەکان دەکەن. قەرەباڵغترین شوێنی داکا لەم کاتەی مانگی ڕەمەزاندا بازاڕە گشتیەکانی پایتەختن چونکە خەڵک لە ئێستاوە ئامادەکاری بۆ جەژنی ڕەمەزان دەکات. ئەوان پێش هەموو شتێک بیر لە کڕینی دیاری بۆ ئەندامانی ماڵەوە و خزم و کەس و هاوڕێکانیان دەکەنەوە. لە ماوەی ڕۆژانی جەژنیشدا ئەوەندە کڕیارمان هەیە کە داوای جۆرەها کەلوپەل دەکەن و بەڕادەیەک دەبێتە قەرەباڵغی کە پێڕە ناگەین کەلوپەلەکانیان بۆ لەناو پاکەت بپێچینەوە. نزیکەی لە سەدا 32 خەڵکی بەنگلادێش لەژێر هێڵی هەژاریدا دەژین. بە نزیکەیی نیوەی خەڵکی ئەم وڵاتە لە کەرتی کشت و کاڵدا کار دەکەن و ژمارەیەکی زۆریشیان وەک کرێکار لە وڵاتانی تردا کار دەکەن. لەیلا حەمید، کوردستان 24. بەڕێزان بەردەوامین لەگەڵتان و تەوەری هونەری ئەم شەویشمان لەگەڵ گروپی دەفنەوازی مەولانای شاری سنەیە.
ئەو گروپە پێکاتون لە سێ کەس دوو میوزیکژن هەروەها یەکێک لە ئەندامانی ئەو گروپە هونەرمەندە هاوکارمان کاروان ڕەحمان لە پارکی ئازادی شاری سلێمانی لەگەڵ ئەو هونەرمەندانە پێکەوە گفتوگۆ ئەنجام دەدات تایبەت بە کارەکانیان پێکەوە زانیاری زیاتر لە کاروان وەردەگرین کاروان سڵاوت لێبێ و فەرمی لە بینەرانی کوردستان 24 ئەم شەو شەوێکی جیاوازە بێت لە تەوەری هونەری لە ناو پارکی ئازادی شاری سلێمانیەوە کۆمەڵێک هونەرمەندی خۆشەویستی ڕۆژهەڵاتی کوردستان کاک میهران خالیدی ناسراو بە میهران سنەیی کاک پەروێز و کاک ئەرمین کە تەشریفیان هێناوە بۆ هەرێمی کوردستان و ماوەی چەند ڕۆژێکە ئەوان لە هەرێمی کوردستانە مناجاتیان هەبوو کۆمەڵێک مەراسیم و کۆمەڵێک لە مناجاتی ئاینیان خوێندوێتەوە لە مزگەوتەکان لە ماڵەکان و بەردەوام ئێمە لە ڕێگەی پەیجەکانیشیانەوە گوێویستی بەرهەمەکانیانین دیارە کاک شەهرام لەگەڵتان نییە لێرەوە سڵاو ڕێز بۆ کاک شەهرامی مانسووریش کە یەکێکە لەو هاوڕێ ئازیزانی لەگەڵ ئەم گروپەیە ماوەیەکی زۆرە بەیەکەوە بەرهەمیان هەیە کاک میران سڵاوتان لێبێ زۆر زۆر بەخێر بێن من حەزەکەم پێشەکی بە سڵاو و چاکوچۆنی ئێوە دەست پێ بکەین دوجارش ڕەنگە ئەو خەڵکێکی ئێسش لە دەورمانن لەم پارکەی ئەن خەڵکانەیەک لە ڕێگەی شاشەی کوردستان 24 حەزکەن گویان لە بەرهەمە جوانەکانی ئێوە بێ فەرمون سپاس ڕێز و سڵاو و حرمەت بۆ ئێوە بۆ ستافی بەنامەیە کەناڵی 24 وە ئەو خەڵکە خۆشەویستە کە لێرە حزوریان هەیە زۆر جێگای شانازیە بۆم خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم کە لە خزمەتی خەڵکی دیندار و بە شەرەفی سلێمانیە هەم ماوەی چەند ڕۆژێکە لە کوردستانین و هەروە کە فەرمووتان بەردەوام بووین لەسەر وتنی قەسیدە و سرودە ئاینیەکان لە مانگە پیرۆزەیە پیرۆزباییە مانگاکەم لە هەموو خەڵکی کوردەواری خەڵکی موسڵمان و تەواوی کوردستانی خۆشەویستمان بە شانازی ئەم شۆ لە خزمەتان خۆشحاڵم خێر بێنجێکی شانازین بە هەر مایکەکەش بین بە کاک پەروێز کاک پەروێز سڵاو و چاکوچۆنی خۆت فەرموو سڵاو و ڕێز و حورمەت ئێمەش بە گروپی مەولانا لە شاری سنە لە خزمەتتانین هەروەها ڕێز و حورمەتمەیە بۆ تەواو هاوکارەکانتان لە خزمەتتانی زۆر سوپاس زۆر بە خێر بێی کاگەرمینیش هەر لە گروپی مەولانا کاگەرمین سڵاو لێ بێت جەنابیشە دەرەگە چاکوچۆنی خۆتان فەرموو سڵاو لە خەمەتی جنابتانە هاینە خزمەتتانە ئیمشەو ئیشەڵا بتوانین کارێک جوان پێشکەشتانگەین زۆر زۆر بە خێربێن بێگومان بە دەفزەنیەکەی ئێوەژەم شەوە زیاترە ڕارزێتەوە قوربان کاک میهران ئەگەر سەرەتای گوێمان لە بەرهەمێک بێ بۆی خەڵک زۆر بەقسە و مادوو نەکەین بێگومان دواتریش گفتوگۆیکی هونەریوانە بێ سەبارە بەکاری وتنی ستایشی ئاینی و مناجات چ لێرە چ لە ڕۆژهەڵات چ لە تاران ئێوەگەر بەرهەمتان هەبووە فەرموون بە گوێمان لە بەرهەمی یەکەم بێ قوربان لە خزمەتانە امشو دیارن بانگم بشرمن امشو دیارن بانگم بشرمن زایلای شمشا دوای هر دردن صدای زیلوبم مین السطر زن مین السطر زن خفت شادیشن خمدم اخبر زن هوشم بهوشن فامم قامت قاخ بوی دور عزیز میوم ندماخ نیچی درنگن سامکر درنگ فدای پنجت بام نی باور ودنگ بجوش و هر کس بقد نالی ویش بنوش و هر کس و پیالی ویش هر مقامی وت جگر تاون بو طفلی بیچاره‌ای دلان لاون بو او صدای دردا خیلی دلکش بو دل طفلان آسا بلکم دلوش بو
یا پیر امانه نشو جویرت یا پیر امانه نشو جویرت و فریادم راست تو بشق پیرت و فریادم راست تو بشق پیرت امشو تنیایی جسای زبونم دیسان سرواز کر دلی پرهونم وقتا سر تاپا ببو بازو خواه بوی که زی جرگم یا واشما بوی که زی جرگم یا واشما یا پیرامانه نشو جویره و فریادم راست تو بشق پیره و فریادم راست تو بشق پیره آخر سفران را خیلی دورن منزل بی پایان تو شی ضرورن دین تو شی چایم میل تو شی دل دین تو شی چایم میل تو شی دل رازد تو شی گوش منزل و منزل رازد تو شی گوش منزل و منزل یا پیرامانه نشو جویره و فریادم راست تو بشق پیره و فریادم راست تو بشق پیره ار عزیز ویتور لهم کریستم خلاصم نیان ام جار خاطر جایم عزیز بوی گولاو بوی هانا سیتون ار بوی تو نبو بوی گولاو جا کن ار بوی تو نبو بوی گولاو جا کن یا پیرامانه نشو جویره و فریادم راست تو بشق پیره و فریادم راست تو بشق پیره ماشاءالله اخوا بخیر بنو دنگتان خوش دەستان خۆش کاک پەرویز کاک ئەرمین ماشاءالله هەستەکە بۆ خەڵکیش کە لە دەورمانن ینی هەندێکی تر هەموویان بێ گومانم لێ کە حەزیانەکرد لەگەڵتان بیڵێنەوە بەرهەمە جوانە دەستان خۆش بێ بەخێر بێنەوە کاک میهران ئەگەر بێکەوە گفتگوی ئەوە بکەین ئەو چەند ڕۆژێک ئێستا لە هەرێمی کوردستان وە 6 ساڵێک من جەناب دەبینم کە هەتچووی هەرێمی کوردستانەکەن لێرە مناجاتتان هەیە ڕاستی جۆراوجۆرتان هەیە لە یادی مۆلود لە یادە ئاینیەکانی دیکە خەڵکی ئێرە حەزیان ئەوەی کە تێبینیت کردووە بۆ یۆگرتن لە کاری ستایشی ئاینی و لە مناجاتەکان چۆنە تێبینی جەناب لەوبارەیەوە چییە؟ هەروە کە فەرمووتان وڵای من ماوەی تقریبا 6 ساڵێکە کە دێمە کوردستان الحەمدولله استقبال و با بڵێن
ڕێزگرتنی ئەو خەڵکە لە سرودی ئاینی و لە قەسیدە و مناجات الحەمدولله زۆر باش بووە یعنی ئەو خەڵکە هەر شیاوی ئەوەن لەمە جوانتریش ئیشیان بۆ بکرێت الحەمدولله هەمویان لوتفیان هەیە لەگەڵی بەندا هەموو جارێک نامم بۆ دێت تەلەفۆنم بۆ دێکە کاکەکەی دێن بۆ سلێمانی کەی دێن بۆ هەولێر کەی دێن بۆ کوردستان بەڵێ الحەمدولله ئەمە هەمووی لوتفی خوایە و حرمەتی ئەو خەڵکە خۆشەویستە ئێمە هەمیشە لە دڵمانەوە پێمان خۆشە هەر کاتێ بتوانین خزمەتیان بکەین باش ئەم خۆسە لە باشوورە ئەی لە ڕۆژهەڵاتە و چۆنە خەڵکی بەتایبەتیەوە جەنابان خەڵکی سنن وەزانەکە کاکپەروێز و کاکەوترێ سنە و سلەیمانی هەمیشە خەتێکی وانە جیان کاتەوە هەم تەبیعەتی خەڵکەکە هەم جۆری ژێگرتنە مۆسیقیەکە حەزکردن بە کاری ئێستایشی ئاینی لەوێ ئەجواکە چۆنە کاک میران وڵای هەروە کە فەرمووتان علاقەیەکی باش هەیە لە بین خەڵکی سنە و سلێمانیە بەتایبەت بۆ ئیشوکاری موسیقا و ئیشوکاری ئاینی ئەو شتانە الحەمدولله زۆر باشم بە عرستان بکەم هەروە کە ئێستا ئەم خەڵکە زۆر ئاوا بەدڵەوە دێن شرکەتەکەن و بەردەوام بەشدارن لە ئەم جۆرە فستیواڵ و میهرەجان و با بڵێن حەفلە و کۆڕ و مەولود و ئەوشتانە الحەمدولله لە سنەش هەروایە شاید بڵێم لە سنا ئێمە لە مانگی مەولودا بەتایبەت مانگی مەولود هەموو شەوێ هەموو ڕۆژێ الحەمدولله مەولود دەکرێت سرودی ئاینیە بێژرێ حەفلێ بۆ پێغمەرگیان نەگیرێت وە جەشن و شادیە لە هەموو شوێنێکی کوردستانە بەتایبەت سنە ئێمە شەروایە بەڵێ هەموو ڕۆژێ بەردەوامن ڕاستیمتان هەیە ئەی لە شارەکانی دیکە لە شارەکانی دیگە شەروایە بەس لە شارەکانی ترک با بڵێن فارسن ئەوان لەبەر ئەوەی تۆزێک کەلتوریشتەکە فەرقی هەیە جیاوازی هەیە بەس ئەوان خۆیان هەیە شتی خۆیان ئێمەش هەمانە شتی فارسیشیان بۆ ئەڵێن بەشداری لە فستیڤال و بەردەوام بڵێ هەروواکە ئەبین من کاکە پەروێزکە لای دەستمە خۆی مامۆستای بە توانای دەف و موسیقا بەڵێ وارەوەها دکتۆر ئارمینیش ئەوی شەر الحەمدولله زۆر چالاکە لە بواری موسیقیدا جەتان هەر نەرسێ ماندوو نەبن بەسی کاک شەهرامیشمان کرد بۆ لەگەڵتان نهاتۆم ڕێز و حرمەتم بۆ کاک شەهرام هەر لێرەوە کاک شەهرام مامۆستای منە بەڕاستی زەحمەتی زۆرەکەش بۆ سرود و بۆ قەسیدەی ئاینی الحەمدولله زۆر چالاکی هەیە بۆ ئەوشتانە زۆربەی لە ئەو سرودانە کە خەڵک ئێڵێن بەتایبەت هەم مەداحەکان و با بڵێن سرودبێژەکانی ئەم دێ و هەم ئەو دێ و زۆر کەڵک وەرەگرن لە ئیشوکارەکەی کاک شەهرام لە شتانەکە وڵای ئەم جارە من دعوەتی شوێنێکی تر بووم خۆم لە هەولێر بووم ئیتر لەبەر ئەوە بوو کە بێ ئەوم جارە هاتم انشاءالله هەر ڕێز و حرمەتم بۆی هەر دڵمایە کاک شەهرام منیش هەرچێکەڵێم هەر دەست بەسام لە خزمەت بەردەوام لە گفتوگۆکەمانەکەی جۆمە لەبەر هەمێکی دیکە بێ ئەگەر لەبەر کەمی کاتیش داوا بکەم ئەگەر هەندێک کورتتر بێ هەر چەنە من گومانم نییە کە بینەران زۆر حەزەکەن چەندێک بەردەوام بێ زار نابن بەڵام لەو کاتی کە هەیە و دیاریکراوە بەداخەوە هەمیشە کات ینی گۆشە گیرمانەکە ئەگەر تا چەنە کورت بێ زۆر سپاسی ئەوەکەین کاکاروان دیسانەوە من نازانم کاتەکە چەندە بەردەوام ڕاستی جۆمە لەبەر هەمێکی دیکە مهران کاکپەروێز کاگارمین فەربوون ئەگەر بەرهەمەکەش بناسیێنی چییە کاک وڵاهی بەرهەمەکە نازانم پێم خۆش بشتێکی فارسی بڵێن بەس ئەکری جۆمان لێبێ فارسیەک تەحویلی کوردی بکەین یان هەر شتێک بەس خۆتان هەروە بزانم شتێکی کوردی بڵێم نازانم خەڵکەکە پێیان خۆش بێ ئەو شتە فارسیە باس بابەتێکی فارسیشمان خزمەتتان بەسەر کورتی زۆر سپات توانێت تحویلی بکەین بۆ چیزی کوردی فەرموون کاک مێران السروش لا مكان آمد بگوشم این خطاب عید مولود است هنگام خروش شیخ و شاب جلوه ذات است یا خود مولد خیر البشر یا که اندر عرش رحمت گشت امشب فتح باب جذبه حق است اندر نغمه مزمار و می شورش عشق است اندر ناله دف و رباب پای کوبان دف زنان افتان و خیزان سجان پیر و برنا از طرف چون کودکان وقت شباب در صف کروبیان آشوب و فتنه در گرفت
قدسیان رقصان و فکنده همه از رخ نقاب رند و زاهد شوخ و شاهد پیر و برنا مرد و زن زشت و زیبا کور و بینا میر و مولا شیخ و شاه جمله را در سر نشاط و جمله را در سر نشاط و جمله غرق انز بساط جمله را در سر مسرت جمله از شادی خراب یک جهانی دیگر است یک جهانی دیگر امشب شد هویدا در جهان این که میبینم یا رب به بیداری سیاه بخواب شوان خلوتن هو عزیز گن مال به اغیارن هو عزیز گن عالم کل وطن دوست خور دارن عالم کل وطن دوست خور دارن شوان خلوتن هو عزیز گن مال به اغیارن هو عزیز گن عالم کل وطن دوست خور دارن عالم کل وطن دوست خور دارن شوان شون علین روان رو مایا یک جار پجاره دوریا کی تو مایا اینا کل خطای هو عزیز گن کاریگر دونن هو عزیز گن ورنا من پیتو قرارم چونن ورنا من پیتو قرارم چونن شوان خلوتن هو عزیز گن مال به اغیارن هو عزیز گن عالم کل وطن دوست خور دارن عالم کل وطن دوست خور دارن شریخ و گرمه هوری دوری دوست وفانا بردن مغزور گو پاس دلکا و ملاو بینم جبینو الله نیشونه شوی شیرینو جالله نیشونه شوی شیرینو شوان خلوتن هو عزیز گن مال به اغیارن هو عزیز گن عالم کل وطن دوست خور دارن عالم کل وطن دوست خور دارن خواب خیر بینه و کاک میران دنگتان خوش به بگمان او خلکشی که لیره لم پارکا بچه جو جویگرن چپل رزان تانگن دستان خوش دنگتان خوش شعر فارسی که هم کردیه که اگر بین اسینی شعری والله شعر فارسی که سروش لامکان چاک نازم شعره بس شعرێکی زۆر بەرز شەوان خەڵەتەنەکە بەڵێ ئەوە هەر با بڵێن سەردێڕەکەی ئەوەی کە کۆرسەکەی لە مۆلەویە مۆلەوی تاوەگۆزی بڵێ باش بڵێ زۆریشی فلکلۆرەوەوانە بەسیتر زۆربەی شعرەکان هینی مۆلەویە ئەستان خۆش بێ بەخێر بێنەوە دەستی کاک پەرێز و کاگەرمینیش خۆش بێ ئەوەی کە هەیە وەکو دواتەوە گفتوگوی لەسەر بکەین کاک بێرام زۆر حەزمەکە زیاتر بەرداوامی بەڵام دیارە کاتەکە وایە دەربارەی کاری نوێتان پرۆژەی هونەری وەگەوەی ئەوترێ
بەرهەمهێنانی ئەلبوم و سێدەی یان تراک سینگل تراک چیتان کردو لەو بارەوە پرۆژەی نوێتان چییە و ئایا کاری کۆنسرت و من ئەو هەموو پرسیارانە بەیەکەوە بکەم بۆی بەیەک وەڵامێکم بیتەوە کۆنسرت و پرۆژەی دیکە چوونە وڵاتان شارانی دیکە بۆ کار چیتان لە بەردەستە؟ وڵی ئەروواکە خەڵکەکە باشتیش ئەزانەوانەیە کە کوێبیسی سرودەکانی هەیە من ئێمە بەردەوام ئەم چەند ساڵە هەموو ساڵێک ئەم ساڵ بەس نەمان بووە هەموو ساڵێک بەردەوام ئەلبەت بووە کۆنسرتی عرفانی لە سنەکراوە لە سنە ئێمە بەس ئەم جارە گروپی ئەمە نەبووە بەڵام هەر ساڵ بڵێ هۆکارەکە هەر کۆنسرتی عرفانی با بڵێن سرودی ئاینی و دینیە لەگەڵ تیپی موسیقا ئەکرێت وڵی ئەمجار ئیتر بڕێ کێشە هەبوو لە کارەکە نەکرابوومان ئەم ساڵ پێمان خۆشە لە کوردستانی ئێوە یا جارێکی بیکەن ئەو کۆنسرتە زۆر پێمان خۆشە بێ ئەگەر یارمەتیمان ڕێگریی هوەریە یان سیاسیە نەوەڵ ئەوشتانە نەبوو ناوشتانە بوو کێشەکە تۆزێک کێشەی هەر ناوخۆ بووە شتێک نەبووم با بڵێم ئەوانەیە کە لەگەڵمان ئیشەکەن ئەم جارە خۆیان دەرگیری ئیش بوون سەرقاڵ بوون ئیتر بۆمان نەکرا ئەم جارە پێمان خۆشە لەگەڵی پێمان خۆشە لەگەڵی ئەوان ئیش بکەین وەکو ئەلبوم وڵی هەر بەردەوامین ئەم چەند ساڵە هەر بوومان تەکتراکمان بۆ با بڵێن یەکتراک و ئەوانە لە خزمەتی کاک پەروێز سەرواکە لە کناری ئیشی دەفەکە یا خۆی ستۆدیۆ هەیەەوە دەنگ هەڵگیرە کار تۆمارەکە هەر لەگەڵ لە ئیقاعیەکان و دەف ئەوانە کارەکەنیان بەعام ئامێرەکان دریش بەکار دێنین و وا خۆشترە پێم وە بێتر ناکرێ هەر تۆ محدودی بکەی بە یەکشت تایبەتی بکەی بە یەکشت بە دەفیش کە لەگەڵ پێویستی و پێویستانی ئەوانە بەخشێ بە جەنابتان زۆر باشە من ئەگەر دواسەرنجی خۆتم پێ بڵێ بەر لەوەی بەرهەمێک داوا بکەین وەکو دو بەرهەم ماندوود بکەم ئەگەر بە کورتی قسەی جەنابتان پێیانتان بۆ خەڵکی کوردستان بە شێویشی گشتی و دوجار بەرداوامیتان لەم کارە چ پەیامێک ئەگەیەنن لە ڕێگەی ئەم جۆرە کارەستایش ئاینیانەوە وڵی پەیامی ئێمە با بڵێن ئەو شعرانەیە کە ئێڵی نۆ هەنراوەکە ئەوترێ ئەو موسیقا هەمووی حاڵەتێکی عرفانەتی باشی تێدایە شتێکی حسی تێدایەکە ئەو خەڵکە پێیان خۆشە ئێمە پێمان خۆش ئەو شتێکە شیاوی ئەو خەڵکە بێ بیڵێن ئەو شتێکە هەستمان پێ خۆمان هەستی پێەکەین بەردەوام ئەگەر ئێمە خۆمان ئەگەر ئێمە خۆمان پێمان خۆش بێ ئەوشتا بە دڵ بیکەین دڵنیام کە دڵی خەڵکی جێگای هەیە لە دڵی خەڵکی شانشەڵات جێگای هەیە پەیام ئێمە هەر ئەوەیە کە بەس حمایەتمان بکەن انشاءالله مش بتوانین خدمتی من جۆگرێکی زۆرتان هەیە متابعمان کردووە خەڵکی زۆر حەزی بە دەنگی جەنابتان یانەوێ بەردەوامیش بن بێگومانەوەکو پەیامێک مە حەزمانە کرد هەموو و دەفتەری لە بەردەستی جەنابتە شێعری جوان و ناسک و خەڵکانێکیش کە لە دەورمانن یان بینەران کە ئێستا گویان لە جەنابتانە ئۆزگا هەمی ڕێبکەوتە یان دەنگی ئێژماندوو نەبووە ماتانە هەمی بڵێن فەرموو بە دو بەرهەم گوێ لە بگرین بەر لەوەی خواحافیزی بکەین پێم خۆش ئاخرین بەرهەم ئەو کورتیش بێ بە کورتی انشاءالله بە کورتی انشاءالله خەڵکێکی زۆر داوای ئەو بەرهەمەیان کردو کە من پار خوێندم قوربانت من ئەی جانانە ئاغەگیان نەزەر بۆ ناکەی خەڵکەکە زۆر پێیان خۆش بوو ئاغەگیان نەزەر بۆ ناکەی انشاءالله وەتان پێشکەشەکەم و بۆ انشاءالله پێمان خۆشە بێ فەرموون کاک میران قوربانت بمەی جانانە ئاغەگیان نەزەر بۆ ناکەی قوربانت بمەی جانانە ئاغەگیان نەزەر بۆ ناکەی گەر تۆ شەمعی من پەروانە ئاغەکەم نەزەر بۆ ناکەی تۆ شاه و من دیوانە ئاغەگیان نەزەر بۆ ناکەی دەی سەدەی هیمەت بۆ ناکەی ئەو دڵم بۆ ئێحیا ناکەی دەیسا نازەر بۆ ناکەی ئەو دڵم بۆ ئێحیا ناکەی قوربانت بم مەولای دینم ئاغەگیان نەزەر بۆ ناکەی قوربانت بم مەولای دینم ئاغەگیان نەزەر بۆ ناکەی مەرحەمەت کە بابت بینم ئاغەکەم هیمەت بۆ ناکەی جا دەرچگیانی شیرینم ئاغەگیان نەزەر بۆ ناکەی دەی سەدەی نەزەر بۆ ناکەی ئەو دڵم بۆ ئێحیا ناکەی دەیسا هیمەت بۆ ناکەی ئەو دڵم بۆ ئێحیا ناکەی قوربانت بم مەولای مەستم ئاغەگیان نەزەر بۆ ناکەی
قربانت بمولاي ماستم قبلكم همت بوناكي لا رخوا بقرادستم آغاقيا نظر بوناكي با شيطان ليكا قصدم آغاقيا نظر بوناكي داي صداي نظر بوناكي او ظلم بو احياناكي داي ساهمات بوناكي او ظلم بو احياناكي دەنگت خۆش بێ کاک میهرانی خەلیدی نەسا بە مێران سنەی کاک پەروێزی خۆشەویست دەفزەن مامۆسایی دەف لەگەڵ کاکە ئەرمین دەنگتان خۆش دەست خۆش زۆر زۆر سپاس بۆ جەنابتان سوپاستان دەکەم ئەم شەو بەیەکەوە بووین و بێگومان حەزمانەکە زیاتر بەردەوام بووین بەڵامەوە دیارە کاتەرەوەی دەرفەتداین زۆر زۆر سپاسیانەکەم جارێکی تر وەلا کۆتایی ئەم تەوەرە هونەریەکە لە سلێمانی و لە پارکی ئازادی شاری سلێمانیەوە ئامادەکرا بوو. زۆر سپاس بۆ ئیداری پارکی ئازادی شاری سلێمانی، زۆر سپاس بۆ کاک هەڵکەوتی ساز و هاوکارەکانی، سپاس بۆ ڕابەر عوزێر و ئەحمەد تەها و هاوکارانیان کە هاوکار بوون و سپاس بۆ هاوکاران لە کوردستان 24 محەممەد تەیب، زانە حەمە، سۆران، منمی. من ئەگەڕێبوو بۆ لایەوە زۆر سپاسیانەکەم جارێک تر کاتی خۆش فەربوون. سپاس بۆ کاروان ڕەحمان لە سلێمانی لەگەڵمان بوو. بەڵێ بە ڕێزانە چینە تەوەری تەندروستی ئەم شەومان باس لە پشکنینە تاقیگەیەکانەکەین بە تایبەت ئەو پشکنینانەی لە ڕێخوێنەوە ئەنجام دەدرێت بۆ کاریگەریەکانی بەڕۆژوو بوون، چ ئەو کاریگەریانەی کە ئەرێنین چ ئەوانەی کە پێچەوانە نەرێنین. بزانین ئایا بەڕۆژوو بوون لە وڵاتانی جیهان بە پێ و پشکنیانی کراوە چەندە کاریگەری لەسەر لایەنی تەندروستی مرۆڤ هەیە، لە کوردستانیش بە هەمان شێوە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە لەگەڵ ئێمە دکتۆر هیوا ئەحمەد، پزیشکی پسپۆڕی شارەزای نەخۆشیەکانی خوێنی تاقیگەیی لەگەڵ ئێمە ئامادەیە. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێر. باش، سپاس بۆ پێدانی ئەو دەرفەتەوە بۆ میوانداریتان. بەڵێ زۆر سپاس. دکتۆر سەرەتا بینە سەر کاریگەری بەڕۆژووبوون لەسەر تەندروستی مرۆڤ بەپێی ئەو پشکنینانەی کە کراوە. ئەگەر ئەنجامتان لا بێ لەسەر پشکنینە جیهانیەکان، دواتریش دێنە ناوخۆی کوردستان بزانین ئەو پشکنینانە ئەنجامەکانی چۆن بوون. بخۆی لەسەر ئاستی جیهان با بڵێن پێش بڵین بە ڕۆژووبوون دوو جۆری هەیە، با بڵین ڕۆژووبوونی کوردەواری گەمە بەوا زانی هەر بە ڕەمەزانە با بڵین بە ڕۆژووبوونی پزیشکی با بڵین خۆگرتنەوە لە خواردن. لەسەر ئاستی جیهان ئەوە مێژوویەکی دوور درێژی هەیە کە زۆر تاقیکردنەوە کراوە، زۆر توێژینەوە کراون کە تاقیکردنەوە توێژینەوە کراوە لەسەر ئەوەی کە کاریگەریەکانی بە ڕۆژووبوون و کاریگەریەکانی زۆری ئەرێنی بوون و حتا گەیشتە دەرەجەیەکی وا کە جائزەی نۆبڵ کە خەڵاتی نۆبڵ دراوە بە کەسانێک لەسەر ئەو توێژینانە. بەڵام لەسەر با بڵین خودی ڕۆژوگرتنی خۆمە ئەو ڕۆژوگرتنی کە با بڵین لە کوردستان و لە دەوڵەتە ئیسلامیەکان هەیە، زیاتر توێژینەوەکان لە دەوڵەتە ئیسلامیەکان ئەنجام درراون لەبەربوونی با بڵین کەسەکان و با بڵین بوونی با بڵین کەس و ئەو جۆرە ڕۆژوەش کە لێرە هەیە لە ڕۆژوەژی ئاینە. زیاتر توێژینەوەکان لە کوردستانیش بە ئەوەندەی ئاگادارم لە کوردستانیش ساڵی 2017 ساڵ پارساڵ ئەنجام درراون. توێژینەوەکان با بڵین دەرەنجامی جیاوازیان هەبوو بەپێی با بڵین بەپێی ئەو توێژینەوەی کە کراون دەرەنجامی جیاوازیان هەبووە. دەرەنجامەکان زۆری ئەرێنی بووە. لە ئەوەندەی من ئاگادارم تەبان ڕەنگە توێژینەوەی کە زۆر کرابێت کە من ئاگادار نەبم، بەڵام ئەوەندەی کە من ئاگادارم لە وڵاتی تونس، لە وڵاتی ئێران، وەکو باسم کرد لە وڵاتی خۆشمان پارساڵ توێژینەوە کراوە. توێژینەوەکان زیاتر با بڵین پشتیان بە دەرەنجامە تاقیگەیەکان بەستووە، با بڵین چەند پشکنێک کراوە لە ناوەڕاست لە سەرەتای ڕەمەزان و لە ناوەڕاستی ڕەمەزان و لە کۆتایی ڕەمەزان بەشێک لە توێژینەوەکان مانجێک پێش و مانجێک دوای ڕەمەزانیش با بڵین توێژینەوەکان کراون. زیاتر تەرکیز کراوەتە سەر شەکر و با بڵین شەکر و ڕێژەی چەوریەکان لە خوێن و با بڵین ئەوەی تێبینی کراوە لە دەرەنجامی ئەو توێژینەوەیان ئەوەیە کە ڕێژەی شەکر و ڕێژەی گشت چەوریەکان با بڵین هەموو چەوریەکان بە هەموو جۆرەکانیەوە با بڵین دەرەنجامی ئەرێنی هەبووە و ڕۆژوگرتنەکە کاریگەری باشی هەبووە لە دابەزاندنی ئەو جۆرە چەوریانە و خاستن چەوریە زیان بەخشەکان. و هەروەها لەسەر با بڵین کێشی لەشیش کێشی لەشی با بڵین کە یەکێک لە پارامترەکان لە ناو ڕسێرچەکەدا بوو، ئەوانیش کێشی لەشیش دابەزیوە. ئەوەی با بڵین گرنگ بێ لە کوردستان با بڵین کە ئەنجام دراوە لە زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی سەلاحەدین کۆلێژی پەروەردە بە هاوکاری هەردوولا بە هاوکاری توێژەرانی هەردوولا ئەنجام دراوە.
دەرکەوتووە با بڵێن کە ئەمە پێش ئەوەی بچینە توێژینەوەکە ئەوان چەند پشکینێکیان کردێتە پارامتر بۆ توێژینەوەکانیان با بڵێن پشکنینی چەوریەکان هەر 5 جۆرە چەوریەکە و پشکنینی CRP ئیلتیهابی خوێن پێ دەگوترێ ئەنی ڕژەی هەوکردنی ناو خوێن پرۆتینی هەوکردنی خوێن و ڤیتامین دی با بڵێن و هەروەها زیاتریش توێژینەوەکە سەر پیاوان کراوە لە ئافرەتان دەربراون بە هەر هۆکارێک بێت ئەنی زیاتر توێژەکە زە پیاوان کراوە و باوکو باسم کرد پرۆتینی هەوکردنی خوێن پرۆتین ئیلتیهابی خوێن و ڤیتامین دیش کراوە دەرکەوتووە دەرەنجامەکان زیاتر دەرەنجامەکان چۆن بووە با بڵێن کۆریسترۆل کە 5 جۆرە کۆریسترۆلەکە 5 جۆرە چەوریەکە یەکەم چەوری کۆلیسترۆل کە چەوری با بڵێن لە زیاتر لە بەرهەمی حیوانی دێت و چەوری زیانبەخش کە چەوری کۆریسترۆلی زیانبەخش و ڕاستیەوە کۆریسترۆل نیە بەڵکو گوازەرەوەی کۆریسترۆلە کۆریسترۆل زیانبەخش و چەوری سوودبەخش لە کورداری پێ دەڵێت کۆریسترۆلی سوودبەخش کە ئەسڵدا کۆریسترۆل بەڵکو گوازەرەوەی کۆریسترۆلە کە سوودبەخشە لەبەر چی ئەوەی کە با بڵێن بە ئەوکو ئەوەی بۆ هاوڵاتیان زیاتر شارەزان بۆچی پێ دەگوترێت زیانبەخش بووان بۆچی پێ دەگوترێت با بڵێن سوودبەخش و زیانبەخش سوودبەخشەکە چیە کۆریسترۆل با بڵێن کۆریسترۆل و چەوریەکان لە لاشە لە دڵ لە مێشک لە دەمارەکانی خوێن دەگوازێتەوە بۆ جگەر بۆی لە جگەر با بڵێن فرە بدرێت ئەو بۆیە سوودبەخشە یعنی ئەمە حەز ناکەین چەوری لە دەمارەکانی خوێن لە دڵ لە مێشک لە دەمارەکانی مێشک با بڵێن کۆب بێتەوە ئەو بۆی پێ دەکتێت سوودبەخش HDLیش با بڵێن کە ئەوە ناوی مختصەرەکەیەتی و کۆریسترۆلی زیانبەخشیش کۆریسترۆلی LDL ناوی مختصەرەکەی LDL چیە بالعکس ئەوە لە جگەرەوە چەوری کۆریسترۆل دەگوازێتەوە لە جگەرەوە بۆ ئەندامەکانی کە من ضمن هەم با بڵێن دڵ و هەموو دەمارەکانی کە هەموو دەمارەکانی خوێن کە دەکرێت ئەو با بڵێن ئەو گواستنەوە دەبێت هۆی ئەوە کە لەوێ بنیشە لە دەمارەکانی کە بنیشە لە دەمارەکانی شریانی تاجی دڵ بێت لە دەمارەکانی با بڵێن ئەو دەمارانی کە خوێن دەبن بۆ مێشک بەڵێ لەسەر ئەو جۆری کۆلیسترۆلیان ئەو نەخۆشیە بەپێی توێژینەوەکان ئەو نەخۆشیە ڕوو لە زیادبوونە یان پێچەوانە بەڵێ ئەنجامەکانی توێژینەوەکە وا دەری خستووەکە کۆلیسترۆل کۆلیسترۆلی با بڵێن تۆتەڵ کۆلیسترۆل پێ دەگوترێت کۆلیسترۆل گۆشتی حیوانی و کۆلیسترۆلی خراپیش با بڵێن گوازەرەوەی کۆلیسترۆلی خراپ LDL بەڕێژێکی بەرچاو دابەزیوە لەوەی کە با بڵێن بەراورد کراوە لە سەرەتای ڕەمەزان تا کۆتایی ڕەمەزان پارساڵ بڵێ بەڕێژەیەکی بەرچاو دابەزیوە هەردوو کۆلیسترۆلەکە هۆکاری دابەزینەکە چییە جۆری خواردنە یان نەخواردنە ئەگەڕێتەوە بۆ بەڵێ بە دڵنیایەوە هۆکاری دابەزینەکەەوەیە کە لە جیاتی 3 جەم 2 جەم خوراوە یعنی بە دڵنیایەوە هەر بە تاکید ئەوە هەر ئەوەیە هۆکارەکەی کە لە جیاتی 3 جەم بخۆن 2 جەمی باشە ئەو ژەمە خواردنانەی کە ئەخورێت ئێستا تەنیا ژەمی بەیانیان ناخورێت بەڵێ ئەخر خەڵکە زیاتر خواردن نەخوا لەبەرەوە بە ئەو دوو ژەمە سەرێکیەکە هەژمار دەکرێت بینە سەرەوە ئایا ئەو ژەمە خواردنانەی کە زیان ئەگەیەنێ بۆ نمونە کامیان زیاتر کاریگەری لەسەر دروستبوونی چاوری خراپ هەیە زیاتر چۆری بابەوەکو باسم کرد کە سەرەکان زۆر جۆری هەیە ئەو جۆری خراپەکان کۆریسترۆل و کۆریسترۆلی زیانبەخشیش زیاتر لە با بڵێن خواردنی بەربوومی ئاژەڵی خواردنی بەربوومی ئاژەڵی بەربوومی ئاژەڵی تەنها گۆشتی سوور ناگرێتەوە وەکو گۆشتی مریشکیش بەبوونمونە بێزگە لە سینجی مریشک کە سینگ کەمتر چەوری تێدایە و هەروەها شیر و بەرهەمەکانی با بڵێن لەوانی سەرت و ئەوانەی کە زیاتر چەوری تێدایە ینی کە چون شیری بێچەوری و بەربوومی شیری بێچەوریمان هەیە نەخێر بەڕێژەیەکی زیاد ناوێ بخورێت و ئەگەر نابلعکس هەندێک ڤیتامین هەیە تەنها لەوان هەیە بە نمونە ڤیتامین B12 ئەوانەی کە ڤیژیتاریان ئەوانەی کە بەس خواردنی سەوزە دەخۆن بۆ نمونە کە خواردنی جانەوەری ناخۆن منتوجاتی حیوانی ناخۆن ئەوان تووشی ئەسڵەن نەخۆشی کەمی ڤیتامین B12 دەمێت ڤیتامین B12 ینی ئەمە ناڵین نەخورێت بەڵام بە ڕێژەیەکی کەم و ئەو ڕێژەیە کە لە کوردستانمە دەخورێت بەڕاستی ڕێژێکی 1000 زۆرە بخۆی بە ڕۆژانە 100 غرام تێنەپەڕێت بابین لە ئەمە بە ڕێژێکی زیاتر دەیخۆین و شیر و بەرهەمەکان باسمان کرد هێلکە پێشتر ئەوەی لەسەر بوو هێلکەش کە ئاساس هەر منتوجاتی حیوانیە بەڵام ئێستا نەزەریان وایە کەسەڵێ سپێنەکە باشانەکە لە زەردێنەکە باشە سپێنە ناخۆم خۆی دووشت هەیە ینی ئەتۆ نەزەریان با بڵین بە نەزەری ئەوەی کە تیۆری هەیە بەڵێ ئەویش هەر خراپە بە تیۆری بەڵام کە توێژینەوەیان کردەوە تابەتی هێلکەی کوڵاو نەکردکەی سوور با بڵین برژاو هێلکەی کوڵاو بە توێژینەوە دەرکەوتووە
لە ئەنجامی توێژینەوەکان دەرکەوتۆ نەخێ بەو شێوازە نییە ئەوە توێژینەوەی نوێندەر تەسیراتی زۆر خراپی نییە بە تایبەتی ئەگەر هەفتەی دوو جار زەردێنەکەش بە زەردێنە و سپینە بەڵام ئێستا ئەوەی چۆن دەڵێ بابەت جارێ تا ئەو سێرچانە تەثبیت دەبێت بە هەر ئەوە بڕوات بۆ خەڵک کە هێلکەش نابێت زیاد لە حد بخورێت بە تایبەتی زەردێنەی هێلکە چونکە زەردێنە زیاتر ڕێژەی چەوری لە ناو زەردێنەکەدا هەیە وەک لە ناو سپینە زیاتر پرۆتیناتە بۆیە با بڵێن چۆن دڵی جارێ لەسەر توێژینەوەی قەدیم بازارە تا دنیا بینەوە زیاتر توێژینەوەی زیاترش بکرێت دەتوانین بڵێن ئەوی شەر کارگەری خراپی دەبێت ئەوی شەر بەمە ئەمانە زیاتر لە ژەمی بەیانیان ئەخورێت ژەمەکانی تر گۆشتیش لە هەموو جەمەکە بە خۆ زانین جەمەکانی کەش دەخورێت گۆشتیش وەکو باسمان کرد ئەوانە بەربوومی ئاژەڵی بە هەموو شێوازە خراپە و نەخواردنی سەوزە ئەوەشیان زۆر مهمە نەخواردنی سەوزە ڕێژەی نەخواردنی سەوزە وەزائیدن خواردنی ینی جگەرە کێشان و خواردنی خواردنە سوکراوەکان نەخواردنە کوڵاوەکان بەڵێن ئەو خواردنەوەی کە سوود دەکرێتەوە ئەوانە هەموو سەوزە مەبەست لە چیە تەنها ئەوەی گەڵاکی سەوزە ناشردنی هەموو سەوزە و میوەیەک هەموو سەوزە و میوەیەک ینی لە کەرەوز و مادەنووس و ئەوەی کە هەیە لە کوردستان ئەوانە هەموو جۆرەکان هەموو جۆرە سەوزەکان و بە هەموو باڵی منتوجاتێکی ڕوەچی باشترە بەڵام سەوزە و میوە لەبەر ئەوکە فرێش بێ خاستن بە فرێشی دەخورێت بەبێ کوڵاوی بە بیکوڵنی تەسیراتی کاریگەری باشتری دەبێت لەبەر ئەوەی هەندێک مادە هەیە لەگەڵ کوڵان با بڵێن چۆن دەڵێن ناودەچێت نەخواردنی ئەو سەوزە و میوە با بڵێن ئەوەش بەکاریگەریی زۆر خراپی دەبێت لەسەر تەندروستی و لە ڕێژەی بڵێن بەرزبوونەوەی ئەو چەوریانە بە تایبەتی چەوری سوودبەخش کە پێویستە زیاتر با بڵێن ڕێژەیەکی زۆرتر هەبێت لە ڕێژەی و چەوری زیانبەخشیش لەو دوو با بڵێن ئەو دوو باڵانسێکە بێ لە مابینیان ئەو باڵانسە تێک دەچێت ئەگەر تۆ خواردنەکەم خۆی و ئەو خواردن سوودبەخشەکان وەکو باسمان کە سەوزە میوە و خواردنی کوڵاو زیاتر نەخواردنی سوکراوە و باڵانسەکە باڵێن بەلای خراپ تێک دەچێت بەڵام ئەگەر ئەو خواردنە زیاترکەی باڵانس بۆ دەگرێت و خەتەراتەکەش لەوەدایە با بڵێن ئەمە لە 120 خەڵک بە نەخۆشیەکانی دڵ و با بڵێن ڕەبوونی دەمارەکان دەبرن 120 یعنی بۆ من ئێستا 5 کەس لێرانە یەکێکمان لە هەموو جیهان لە 5 کەس یەک کەس کە ڕێژەیەکی جار زۆرە یعنی ئێستا 5 کەس بۆ من ئەمە لێرە 5 کەسمان ئەگەری ئەومان هەیە لە ڕووی پزیشکی یەکێکمان بە نەخۆشیەکانی دڵ بێت و سەبەبەکەشی چییە؟ سەبەبەکەشی نەخۆشیەکانی دڵ و ڕەقبوونی دەمارەکان سەبەبەکەی زیاتر ئەوەیە کە لە خۆراکی نەبوونی خۆراکی پێویست نەخواردنی خۆراکی تەندروست و ئەنجامدانی وەرزش با بڵێن ئەنجامدانی وەرزشیش بەشێکات چکم ئەو خواردنێک دەبێتە سێتەوە با بڵێن بە شێوازە هەندێک خواردن هەیە دەبێت کەمی بخۆی یان کەمی کێوە هەندێک خواردن دەبێت زیادیکەی و زائیدەن تەوەری سێمیش ڕیاضە و ئەنجامدانی وەرزش باشە هەر لەسەر خواردن کەسانێکم خواردنی قوتوبەن دەخۆن یان ئەو خواردنە خێرایانەی کە ئێستا زۆرە ئەمە کاریگەری لەسەر کۆلسترۆل هەیە بە دڵنیاییەوە تاسیراتی خراپی هەیە بە ئەمە چکم بڵێن بەڵام نەگرێت شەرنی لەسەر ڕاستە خۆرسە کۆریستۆل چکم باسیمان هەیە بۆ منە ماسی قوتوکراوە بلعکس لەسەر کۆریستۆل نا بەڵام بە دڵنیاییە مادەی نیترات هەیە مادەی نیترات لە ناو خواردنی قوتوکراوە هەیە خواردنی قوتوکراو مادەی نیترات مادەی نیترات مادەی مسەرتانە ینی با بڵێن هۆکارە بۆی کە تووشی سەرطان وەکو واجگەرێک پێش واتە مادە پارێزەرەکە خراپە نەک مادە پارێزەرەکە مادەی نیتراتی زیاتر تێدا ئەو مادەی کە ناهێڵ تێکچێت مادە پارێزەرەکەی خراپە و شێوازەکەش باڵێن هەر لە قوتونانەکە زیاتر وا دەکە کە ئەو مادەی دروست ببێت و بۆیە ئەمە ڕاستەخۆ ئەگەر بە تەوری خۆشم لامدا لە تەوری چەوریەکە بەڵام بۆ سەرطان خراپە بۆیە بۆ نەخۆشەکان شێرپەنجە خراپە ینی ئەمە پێش با بڵێن ئامۆژگاری ناکەین کە ئەو خواردن زیاتر ئەمە پەیوەندی بە تەمەنەوە هەیە کەسێک کە تووشی چاوری خوێن ببێت چونکە هەندێک جارە بینی گەنجە و ئەو نەخۆشیێشی هەیە بۆ بەخۆی دوو هۆکار هەیە هۆکارێکیان ویراسیە ئەویان زۆر نادیرە یعنی ئەمە پێم خۆش نییە خەڵک زیاتر بڵێ باشە بۆچی من تا منداڵی ساوا هەیە یا منداڵی گزکە هەیە کە هێز تەمەنی گزکەیە چەوری بەرزە ئەوە شتی نادیرە ئەوە ناکرێمە بکەینە قیاس ئەوانە کێشەی ویراسیان هەیە لە ئەو نوع چەوریانە باسمان کرد کێشەی ویراسیان هەیە لەو ئەوانە ناکرێنە قیاس بە شێوازێکی گشتی بەڵێ تەمەن دەوری هەیە لایف ستایل باڵێن چۆنێتی ژیان دەوری هەیە چۆنێتی خواردن و ڕاضە ئەوانە دەوری هەیە و بەڵێ هەیە منداڵی ساوا منداڵی 6 مانگە هەیە چەوری زۆر بەرزە هەیە مەسەلەن لە گەنج هەیە لە تەمەنەکەی پێشبینیەوە ناکەین کە چەوری بەڵام چەوری بەرز دەبێت ئەوانە زیاتر بەڕاستی ناکرێت بکەینە قیاس باڵێن کوردواری خۆمان دەڵێن مادەم وابێەوە تا گەنجیشە و هیچیش ناخوا کەچی چەوری بەرزە ئەوە حاڵەتێکی تایبەت و شازە ئەمە شێوازە گشتەکەی وەردەگرین ئەمە ناکرێت شتێکی شاز بکەینە قاعدە بۆ هەموو خەڵکی بەعام بڵێت تەمەن دەوری هەیە زۆری خواردن دەوری هەیە و زۆری لایف ستایلی چۆنێتی ژیانیش دەوری هەیە و کاریگەری باشە دکتۆر هەرچەندە لەوانەیە ئەمە کەمێک لە پسپۆڕێکی تۆ دوورتر بێت باری دەرونی چەند کاریگەری هەیە و کەسانێک کە سترێسیان زۆرە باڵێ
باری دەرونیەکە بەڕاستی باشتر وایە با بڵێن چۆن دەڵێ بەبێت توێژینەوە قسە نەکەین وەلو کوردەواری با بڵێن کە دەڵێ زۆر تەخەڵ لەو توێژینەوانەی هەیە هیچ باس نەکراوە باری دەرونی وەرنەگیراوە لەبەر ئەوەی زیاتر پەیوەندێکە وەرە کوردەواری خۆمان لە پێبینی کراوە بڵێ ینی هەندێک کەسی دەڵە پاژنیۆڕان خاستن ینی خەڵک تووشی تووڕەبوون هەڵچوونێک دەبێت لە ئەنجامی با بڵێن دابەزینی ئاستی با بڵێن شەکر ناوخوێن و کەمبوونی توێنێتی بەڵام وەکو ریسێرچ بەڕاستی من بەرچاوم نەکەوتوە ڕاستە خۆ تەسیرات یعنی وەکو توێژینەوە ناتوانم قسەی سەکەم بەڵام بە شێوازە گشتێکە بەڵێ تەسیری بەس کاریگەریەکەی چۆنە کاریگەریەکی چۆن دەڵێ کاتیە کاریگەری کاتیە دەکرێت کاریگەری پۆزیتیڤیشی هەبێت بۆ منە لە دوای ئەنجامدانی لە دوای ڕۆژوشکانەکە باڵێن کە دەگاتە ئێوارە ڕۆژوو دەشکێنن بۆ منە حەز بە خۆشیەک دەکەن حەز بە خۆشحاڵیەک دەکەن یاخود با بڵێن کە دەزانێت ئەو بە تەندروستی استفادەی سوودی هەبوو بە تەندروستی خۆ یاخود لایەن دینەکەی ڕەنگە بلعکس تەسیراتی با بڵێن ئەرێنیشی هەبێت بەڵام بە شێوازێکی کورت با بڵێن کورتخایەن بەڵێ تەسیری خراپی دەبێت لە خاستن پاژنێوڕان کە هاوی نیژ بێ گەرما بێ بەڵێ تەسیری و پرسیارم کرد لە کۆمەڵگەی هەر کەس نەخۆشەکە بڵێ خەفەتم خواردەوە بۆی وام لات سپۆڕیەکەی تۆ تاقیگەی خوێنە ئەو نەخۆشیە باوانەی کە لە کوردستان هەیە و لە پشکنینی خوێن دەرەکەوێت زیاتر چییە؟ زیاترین نەخۆشی هەیە زیاترین نەخۆشی کەم خوێنیە بەتابەتی لە ئافرەتان و زۆرترین نەخۆشی کەم خوێنیە بەڕاستی ئەوەی کە با بڵێن کارەکەی دیاری کراوە بۆچی زیاتر لە بڵین لە ئافرەتان سووری ماگانە دەوری هەیە با بڵین کە ئەوە کەم خواردنیش نەخواردن یاخود با بڵین خوێن بەربوون بە هەر هۆکارێک بێ بۆ من خوێن بەربوونی وایە کە تۆ هەستی پێ ناکە نەخۆشەکە هەستی پێ ناکە بە شێوازێکی کەمە با بڵێن بە شێوازێکی کەم لە برینی گەدە بۆ نمونە کە خوێن بەربوون بێ خوێن بەربوون ڕوودا کە خوێن بەربوون ڕوو دەدات ئاستی پێداویستی ئاسن زیاتر دەبێت ئاسی پێداویستی وەرگرتنی ئاسن زیاتر بێت ئەو کە نەخۆشەوەری نەگرێت یاخود ئەوەی کە وەری دەگرێت کەمتر بێت لەوەی کە لێی دەڕوات و کە ئەوە تووشی کەم خوێنی باشە ڕێنمایی نەخۆشی کەم خوێنی و هەروەها ببوورە نەخۆشی کەم خوێنیش کەشمان ئەمە لێرە کوردستان تا حدێک زۆرە بە بەراورد لەگەڵ با بڵێن وڵاتەکانی کە نەخۆشی تەلاسیمیا با بڵێن کە کەم خوێنی تەلاسیمیا کە نەخۆشیی وێراسی ئەویشیان ڕێژەکە یەکجار زۆرە و هەڵگری تەلاسیمیا ئەمن خۆم لە نەخۆشخانەی ڕاپەڕین داوام دەکەم یعنی ڕۆژ نییە لە 10 بۆ 120 کەیسەکانمان ینی نەخۆشەکانمان کە پشکنیان بۆ دەکەین لە 10 بۆ 20یان بە تەقدیری ئەوەندە هەڵگری تەلاسیمیان هەڵگری تەلاسیمیا خۆی لە خۆی دانەخۆشی نییە بەڵام ئەگەر دوو هەڵگر با بڵێن زەواجکەن دوو کەسی هەڵگری تەلاسیمیا زەواجکەن ئەگەری هەیە منداڵەکان تووشی تەلاسیمیا بێ بۆ نەخۆشی تەلاسیمیاش لە کۆمەلگای ئێمە زۆرە باشە ئەگەر باسی کەم خوێنیەکە بکەین ڕێنمایی تۆ چییە بەتایبەت کە ئاماژەت بۆ کرد ئافرەتان زیاتر تووشی ئەم حاڵەتە بن بۆی کە ڕێژی خوێنی خۆیان بپارێزن لە هەمان کاتیشدا و خواردنانە بخۆن کە ڕێژەی خوێنیان بەرزەکاتەوە ئەو خواردانەی کە دەوڵەمەندن بە مادەی ئاسن خاستن زۆربەی کەم خوێنەکان بە کەمی مادەی ئاسنەوە بڵێن کە دەکرێت خواردنەکانی کەش با بڵێن ئەوانی کەش هەر سەبەبن بەڵام زۆرتری مادەی ئاسنە دەکرێت لە خواردنی گۆشت با بڵێن لە جەمەکانی خۆرەکان دانێن بەڵام بە شێوازێکی با بڵێن بە شێوازێکی متەوازن بە شێوازێکی وانە بێت کە تەسیرە چەوریشیان بکات گۆشتێکی کەم چەوری بێ گۆشتی سوور باشتر بڵێن لەولانە بۆ کەم خوێنی با بڵێن و هەروەها نیسک زۆر دەوڵەمەندە بە مادەی ئاسن و کەرەوز و معدەنووس بە شێوازێکی زۆر ئەوی تێدایە ئەوە بۆ هەم خراپیش نییە بۆ ینی سێ کاریگەری باشی هەیە بۆ چەوریەکە هەر باشە بۆ کەم خوێنی هەر ئیسفادەی هەیە مادەی ئاسنی زیاتر مادەی ئاسن و معدەنەکانی تێدایە و هەروەها با بڵێن بۆ کلیەش باشە بە پێچوانی سەوزەکانی کە سەوزەکانی کە ڕەنگە بۆ کلیە تۆزێک خراپ بن باوڵێن و خواردنی سەوزۆمی بەعام لە خواردنەکان و شیریش ڕۆژانە کوپێک تا دوو کوپ شیر بخورێتەوە زۆر باشە هەم زۆر بە ڤیتامینەکانی کەش تێدا ڤیتامینی کەشمان هەیە کە دەبێتە هۆی ئەوەی کە کەم خوێنەکە زیاد بێت و نەخواردنەوەی چای زۆر باش بوو خواردنەوەی چای بەڕنگ خاستن تا دوو کاتژمێر پاش خواردن خاستن ئەو جۆرە خواردنەی باسمان کرد دوو کاتژمێر باشنی لەبەرەوەی وا دەکات ڕێگە لە مژینی با بڵێن مادەی هەڵمژینی مادەی ئاسن دەکرێت لە ڕیخەڵ و لە با بڵێن گەدە و ڤیتامین سیش لە جیاتی ئەوەی لە جیاتی چا بەعکسشتی بە ئیسفادە چیە ڤیتامین ئەوانە ڤیتامین سیەوە و پتەقاڵ و لیمە و بیبەری شیرین ئەین زیاتر دوای خواردنی کە باسمان کەکمان ڕێژەی مادەی ئاسنیان تێدایە دەتوانن واتەمە بۆ هەموو خواردن و میوەیە گوایە کە ماوەی نێوان چاو قاوەش بە هەمان شێوە ماوە هەبێت لە نێوانیان کاتێک کە کەسێک خواردنێکە دوو کاتژمێر هەتاکو ئەو خواردن هەزم دەبێت و لە با بڵێن ئەمە دوو کاتژمێرمان داناوە
ئەگەر بێ ڕەنگە یان کەسەکە کەم خوێندنەوێ ئاسایی شتێکی ئەوتۆ نییە بەڵام ئەگەر کەسەکە کەم خوێن بێت یاخود ئەوانەی بۆ ئافرەتان کە زیاتر معارەزم بۆی کە تووشی کەم خوێنی بن بەڵێ و ئەگەر کێشتێکی بێ سەرتاش دەبێت ئەمە ئەو باسمان کرد با بڵێن بە شێوازی گشتی باسمان کرد دەبێت هۆکاری کەم خوێنێکە بدۆزرێتەوە بۆ منە ئەگەر خوێن بەربوونێکە یان ناڕێکێکەیە لە باش شتێکی فەسلەجی دەبێت هۆکارەکەی بێت ئەگەر تۆ هۆکارەکە نەدۆزیەوە حتا ئەگەر خواردنەکانی زۆر بکرێت ڕژەی خواردن زۆر بکرێت کاریگەریی چۆن دەڵێ کاتی دەبێت و کاریگەری یەکزاری نابێت چکمە تۆ ئەگە سەرچاوکە چارەسەر نەکرد ئەو شتە هەر بەردەوام دەبێت با بڵێن هۆکاری کەم خوێنەکەش بدۆزرێتەوە زۆر گرنگە لە کاتش بینە سەر باسی مناڵیش بە هەمان شێوە و ترێکە مناڵان نابێت چاپ بخۆنەوە لە چ تەمەنێک بۆیان دیاری کراوەتوانن چاپ بخۆنەوە و چەندە زیانەکانی زیاترە وەک لە کەسانی گەورە وەڵی هەیە زیاتر پسپۆری منداڵانیشە بەڵام وەکو بە شێوازێکی گشتی 6 ساڵ ینی باشتر وایە لە 6 ساڵ کەمتر نەیخواتەوە ینی تەمەنی 6 ساڵ بەسەرەوە ئەوەندەی بەس ئەگەر زۆر داوای بنجەکەم ئەگە زۆر دڵنیانە بنچکم پسپۆری زیاتر منداڵانە بەڕاستی تا خواردنە بۆ منداڵان لەبەر مادەی ئاسممان نیە لەبەر لەبەر مادەی کافائین کە وروژێنەرە با بڵێین پێمان باش نییە منداڵ چاو قاوە بخواتەوە بەڕاستی باشە دکتۆر بینە سەر نەخۆشیەکانی دیکە جووری خوێنمان باس کرد کەم خوێنیمان باس کرد لە کوردستان چ نەخۆشیەکی تر هەیە کە زیاتر باو بێ یعنی بە شێوازی گشتی پەیوەندی ئەوەی کە لە پشکنینەکان دەرەچێت لای ئێوە زیاتر یان بە پێی توێژینەوە بڵین بە پشکنین لە سەد تا تقریباً 5 خەڵکیش تووشی ڤایرۆسی دیگەر بوون بەڕاستی یان لە کوردستان بەداخەوە هەیە ڤایرۆسی زۆر ئەو ڕێژەیە بەڵێ یەکجار زۆرە یان تا 5 ڕێژەیەکی کەم نییە بەڕاستی لە 20 کەسێک ئەو ڤایرۆسە هەیە و ڤایرۆسەکە با بڵین لە کەسێک بۆ کەسێکە جیاوازە بەڵام لە هەندێک کەس کوشندەیە لە هەندێک کەس کوشندەیە ستا 5 کەسە هەیەی شەرنی ستا 5 هەر هەموو کوشندەوە بەڵام لە هەندێک کەس کوشندەشە زیاتریش کێشەکە چیە ئەمە ڤایرۆسەکە گوازرێتەوە بەڵێ دەگوازرێتەوە لە ڕێگای خوێنەوە دەگوازرێتەوە لە ڕێگای با بڵین ئەنجامدانی نەشتەرگەری بچووکەوە حتا دکتۆری دیزانیش دەگوازێتەوە و هەروەها لە ڕێگای با بڵین سێکسیش دەگوازرێتەوە لەوان بینی ڕێگای سێکسیش دەگوازرێتەوە و هەروەها بەبێ سێکیش بە لە ڕێگای با بڵین لە خانەوادەیەک کە زۆر لێک نزیکن بۆ منە فڵچەی دەدان و یان هەشتیکە دەگوازرێتەوە ئەوانی کە زۆر لێک نزیکن نەک بڵێن بەس کە چۆن دەڵی دیتنێکی سەرزار ئەوەی نا با بڵین سەرپێی ناگە زۆر لەگەڵ یەک بن بۆ لەوانش دەگوازرێتەوە ڤایرۆسی لە پشکنەکانی زۆر دەردەچێت بەداخەوە ئەوە پەیوەندی بە خۆمانەوە هەیە بەڕاستی کە منداڵەکان ئێستا منداڵەکە دانراوە لە خشتی کوتان لە منداڵ دەکوترێ بەڵام خەڵکی گەورە ناکوترێ با بڵین خەڵکی ئەوانی کە پێشتر سیستەمی کوتانمان باڵین تەلقیحاتمان لە کوردستان ئەوەی تێدانە بە هەموو جیهانیش باڵین ئەوەی تێدانە بکە دژی ئەو ڤایرۆسە کوتان هەبێت دەبێت ئێستا خەڵک خۆمان با بڵین ئەمە ستافی صحی هەمومان خۆمان کوتاوە ینی بۆ معلوماتتان کە ئەگەر شتێکی خراپ بێ خۆمان ناکوتین ستافی صحی هەمومان خۆمان کوتاوە و پێم باشە مەسەن هەموو خەڵکی کەس ئەوەی کە ئەو دەرزی وەرنەگرێت و 3 دەرزی ئاسانەوەری دەگرێت و لەو نەخۆشی دەپارێزێت لە کوردستان ئەو ڕێژەی یەکجار زۆرە بڵێن هەیە دکتۆری وا کۆتا پرسیارم ئەوەیە تاوەکو ئێستا هیچ جێگرەوەیەک هەیە ببێتە جێگرەوەی ڕۆژوو یان دۆزراوەتەوە جێگرەوەی ڕۆژوو ئەوەی کە ئاخر ریسێرچ ینی کە ئاخر بەحث کراوە لەس ئاستی جیهان ئەویان کراوە لەس ئاستی جیهان دکتۆر وابزانم یاریدەری پرۆفیسۆر دکتۆر عومەر یەڵمەزە ئەگەر ناوەکەم غەڵەت نەکرد بێ حتا دەڵێ دەتوانین لە ئەنجامی توێژینەوەکە بۆیان دەرکەوتوە لە فاستینگ بە زیاتر لەسەر حیوانات کردویانە با بڵێن لەسەر جانەواران کردویانە 24 کاتژمێر کە خواردنیان لێبڕی نەک ئاو ینی با بڵێن ڕۆژووی صحی نەک ڕۆژووی دینی با بڵێن دویانە تەسیری باشی هەیە کاریگەری زۆر باشی هەیە لەسەر نوێبوونەوەی خانەکانی ناوپۆشی ڕێخڵۆ باریک و ڕێخڵۆ ئەستوریانی فای با بۆ تەندروستی ڕێخڵەکان زۆر بەسوود بوو دواتر لە ئەنجامی ئەو با بڵێن ئەو دیتوانە کە چالاک بوون ئەو خانانە هەوا ئێستا با بڵێن گەیشتون ئەوەی کە هەبێ بدۆزنەوە حەبی ڕۆژوو بناوێنێن حەبی ڕۆژوو کە لە جیاتی ئەوەی کە کەسێک ناتوانێت بە ڕۆژوو بتوان حەبێکی دەنێ کە تەئسیراتی ئیستیفادەکانی با بڵێن ڕۆژوو بگەێنێ بە ڕێخڵۆ با بڵێن نەک بە هەموو ناتوانین بڵێن هەموو ئیستیفادەکانی بەس ئەو ئیسفادەی کە باڵین لەسەر ڕێخڵۆ هەیەی کە خانەکانی ڕێخڵۆ ناپۆشی خۆ چالاک دەکات نوێیان دەکات پێیان ستێم سێڵس ینی خانە بنەڕەتەکان کە ئەو خانەی کە وەکو ئەساسێک گوان ئەوانە چالاک دەکات و ئێستا لە توێژینەوە بڵین کە حتا مەسەن کە ئاخری توێژنەوەی ئەو سابراکاتەوە کە ئەوە شتێکی ئەگەر بکات مابێ زۆر بە کورتی ئینشاءڵڵا لە ئەو توێژنەوەی کە لە هەولێر کراوە شتێکی نەرێنی دەرکەوتووە ئەویش ئەوەیە کە ڕێژەی ڤیتامین دی دابەزیوە
ڕێژەی ڤیتامینی دابەز ڕێژەی ڤیتامینی بەسی دابەز خەڵکە هاوی نەگەرمای کەم لێسێتە بە ڕۆژ چکم ئێستا هەشتای ڤیتامین دی لە ڕۆژ دێت 120 دەخواردن دێت 120 کە ئەستەمە کەسێک بتوانێت باشی 5 کەس بخوا زیاتر ڕۆژ دێکوانە کەمتر چوونە بە ڕۆژ دەتوانین مەسەن ئەوەی بەلایەن دینەکەش چارەسەرکرا بە ئەگەر جەماعەتی نیۆرۆ عسیران کرد بە ڕەنگە ڕۆژ زیاتر خۆش لێدان و ڕۆژ زیاتر لێدان و ڤیتامین دیش زیاتر دروست دەبوو ئەو کێشەش دروست نەدەبوو. دکتۆر هیوا ئەحمەد پزیشکی شارەزای نەخۆشیەکانی خەنی تاقیگەی زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بە ئێوە سپاس بۆ میواندارتان. بەڵێ بە ڕێزانە چینە گەرمیان لەبەرەوەی ناوی خۆی بەخۆیەوەتی گەرمیان گەرمە خەڵکەکە ناچارن لە شەودا بچنە دەرەوە هەروەها فرۆشیارێکیش کە لەوێ قاوە بە خەڵوز دروست دەکات وای کردووە کە خەڵکەکە زیاتر ڕوو لەو شوێنە بکەن لە هەمان کاتیشدا بازار گەرموگوڕێکی زیاتری پێوە دیار بێت زانیاری زیاتر پێکاوەرێک. بڵێ شەوتان باش دیارە من ئێستا هاتوومەتە ناو بازاری شارۆچکەی کەلار کە دەکاتە سنتەری ئیدارەی گەرمیان لێرە لەم بازاڕە هەندێک دیمەنی جوان هەیە یەکێک لەو دیمەنە جوانانە ئەوەیە کە ماوەی 2 ساڵە دابونێرێتێک لێرە پەیدا بووە کە فرۆشتنی قاوە یاخود دروستکردنی قاوەیە لەسەر خەڵوز کە ئەمە خواستێکی زۆری لەسرە من ئەمەوێت بۆ ئەم شەوی پاشیف هەندێک باس لە چۆنێتی دروستکردنی قاوە بکەم لەسەر خەڵوز و داواکاری خەڵک لەو قاوەیە دەچمە لای چایچیەکە بۆ ئەوەی قسەمان بۆ بکە ئەگەر هاوکارەکەم لەوێ هەندێک دیمەنمان بگرێ ئەم کاتت باش پێم بڵێ لە مانگی ڕەمەزانە کار و کەسابەتی ئێوە چۆنە بە تایبەتی لە شەواندا مشتری چۆن ڕوتان تێکە ئیش و کارتان چۆنە؟ بەڵێ ئەلبەتە لە مانگی ڕەمەزاندا ئەم مانگە پیرۆزەدا خەڵک زۆر لە ڕوو لە بازار دەکات و هەروە خەڵک زۆر حەزی لە چای سەر خەڵوزە بەڵێ لە مانگە پیرۆزەدا خەڵک زۆر ڕوو لە بازار دەکات. لەکەی وەدێنە بازارەوە تا سعات چەند ینی تاکەی ئەمێننەوە لە بازار لە پێش بانگین بە لە 6 هاتا درەنگانی شەو تا تقریبا پێش بانگی بەیانیش ئەمێنینەوەنێ باشە من پێشەوەی دەست بکەم بە ئەم بەرنمەیە بینیم ئێوە ئێستا ئەوەش دیارە لە چاوی کامێراکەوە دیارە کە قاوەش دروست دەکەن لەسەر خەڵوز ئەمە لەکەیوە دەستان پێکردووە بۆ دەستان پێکردووە ئایا خواستی لەسەر ینی مشتریتان هەیە داوای قاوە بکە؟ بەڵێ ئەم ناریتە تازات و کورسانە ماوەی 2 ساڵە خەڵک زۆر ئینیشی لەسەر و خەڵک حەزی لە قاوەیە بە تایبەتیش براگانمان عەرب حەزی لە قاوێ بەڵێ قاوە مشتری لەسەرە ینی زیاتر عەرەبەکانیش داوایەک ئەی باشە پێم بڵێ چەند جۆر قاوە ئێوە چەند جۆر قاوە دروست دەکەنەوە و قاوەی بەکاری هێنن زیاتر چییە یعنی جۆرەکانی چین و خەڵک حەزی لێە چی جۆرێک بێ چی تامێک بێ مەبەستم ینی ئەوەی کە ئەیانەوێت چییە داواکاریەکانیان؟ ئەلبەتە ئێمە دوو جار قاوەمانەکە قاوە قەزوان و قاوەی تاڵ بەڵام قاوە قەزوانەکە زۆر نەڕۆی تر قاوەی تاڵەکە ماوەکار خەڵک زۆر حەزی لێیە قاوەی تاڵم خوا بازارتاندا سپاس دەکەم ئەچمە لای ئەو پڕانەیش کە هاتوونەتە ئێرە لێرە لەم چایخانەیە ئەمە چایخانەیەکی شعبیە لەسەر شەقامەکان هەروەکو چۆن لە سەواڵەکەی شاری سلێمانی ئەم دیمەنانە هەیە لە ئیسکانی شاری هەولێر هەیە چەند ساڵێک ئەم دیمەنانە لە شاری کەلار پەیدا بوونە خەڵکی بەم شێوازە کار و کەسابەتەکانیانەکان و شەقامەکانیان خۆش کردووە بام بڕۆمەلای ئەم کوڕەگەنجە شەوت باش ئەمەوێت پێم بڵێیت بە ڕۆژ گەرمیان گەرمە بە ڕۆژ زیاتر کار و کەسابەتی تۆ چییە یاخۆت چۆن کاتەکانت بەسەر ئەبەی و بە شەویش زیاتر خەریکی چی ئەبی و ئێستا شاتوتە بۆ ئەم چایخانەیە دوایی باسی ئەو چای و خەڵوزەشم بۆ بکە. بەڵێ وەڵایی بە ڕۆژ زۆر گەرمە گەرمیان ناوەگەی بە خۆهێتی گەرمە لەبەرەوەی بە ڕۆژی ناتوانانی ئیش و کاروش بکەین زۆربەی کات لە ماڵەوە کات بەسەرە بین پێمان ناگری بە شەو تاکە ئێمێننەوە لە دەرەوە وەڵا بە شەوی تر بە پێی کات جاروای لە 12 ڕۆین لە یەکە ڕۆینەوە دەشتەکە هێشا قەڵە باڵغە و نییە خەڵ بە ڕۆژ دەرناچێ گەرمە بە شەو خەڵکەکەیەتە دەرەوەی مەش هەتا شەو درەنگێ لە دەرەوەی لەگەڵم خەڵکەیە دوی بۆم چایخانەیە دانیشتووی باسی کێوەشم بۆ بکە لێرە هەم قاوەی لێناوە چایچێکەوە هەم چایەکی جیاوازی قاوەی سەر خەڵوز و چای سەر خەڵوز تۆ لە چی ئابینیانی ئەوەی کە لە ماڵ ئامادەکرێت تام و چێژەکەی چۆنە بینی ئەوەی لە سەر خەڵوزیش ئامادە ئەکرێ بۆ نمونەوەی سەلێرە هەیە لەم چایخانەیە تام و چێژەکەی چۆنە بینی وەڵا بە تاکی چای سەر خەڵوزەکە خۆشترە لە بەرەوەی خۆمان لەو دەشتین دوای ئەوە لە ماڵ ئەمە هەر بە ڕۆژ لە ماڵ کار بەسەرە بین ئەو نەشتمان پێ ناخورێت لە ماڵەوە کەتینە دەرەوە خۆشترە چای سەر خەڵوز تامێتری هەیە شتێک تا قاوەکەی زۆر خۆشە خاصەتەن قاوەی سەر خەڵوزە تامێکی جیاوازی هەیە
سپاس دەکەم دەست خۆش بێ بە هیوام هەموو شەوەکانتان هەر بە خۆشی و کەمەرانی بەسەربەرن دیارە بازاری ئەم بازاری شارۆچکەی کەلاریش بە مانگی ڕەمەزان بەهۆی ئەوەی گەرمیان گەرمە ئێرەش سنتەری گەرمیانە شاری کەلار گەرمیەکەی زیاتر لە حەدا و شەوانی ڕەمەزان زۆر قەرەباڵغە بێ و تاوەکو نزیکەی کاتژمێر سێ و دواتریش سێی بەرەبەیان مەبەستم دواتریش بازار هەروە بم شێوازە جمەی دێت لە ئەو کڕیارانەی و لە ئەو کەسانەی ئەو گەشتیارانەی ئەیانەوێت بێنە بازار شتێک بکڕن پێداویستێکی خۆیان دابین بکەن بە ڕۆژ ئەوەندە نایەنە دەرەوە و کاتەکانیان لە مانگی ڕەمەزانە هەموو ئیش و کارێکیان دەخەنە شەو بەڵێ من جارێکی تر دەگەڕێمەوە بۆ لای ئێوە. پاشیفتان پێشکەشکرا تاوەکو بەرنمەیەکی دیکە و بە کۆمەڵێک بابەتی نوێ دەینەوەلاتان کاتێکی خۆش بە هەمووتان قاتان.